خاڵێکی ترکە ئێستا کاتێ هەوڵدان و قسەکردن و فریودان و چاواشەکردنە لەسەری ئەم مەسەلەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. عەزیزانی من، پیاو چاکان، دینداران، قیامەت خوازان، برامە فریودانێکی زۆر سەخیفانەیە. نابێت لولتان کەن دیسان بە ناوی ئەوەی وەڵام انتخاباتەکەین و بڕێن ئەی گۆڕین. ئەبێت لەوە لە 100 دڵنیابن. هەڵبژاردن ئالیەتی گۆڕانکاری نیە. بەخوای گەورە قەسەم 100 دانە ساڵی ترەم انتخاباتە بکەن بەبێ هێز پارتی وێچێتی نایەنە خوار. تۆ وابزانی بە تەدریج 27 ساڵە انتخاباتەکەی 27 تر ئەچیتە مەرحەلەی دووهەمی دیموکراسی وەکو ئەوروپا چووە. ئەوروپا گەلەکانی حڕ بوون، حیزبەکانی حڕ بوون کە توانیان ئەمە دروستکەن. بۆیە مەرحەلە بە مەرحەلەی دیموکراسیەکەیان هێنا. خەڵک لە ڕووی مەلیکە ڕاوەستایە پێش 400 ساڵ لەمەوە پێش لە بەریتانیا. دوایی وردەوردە ئەو کاتە حیزب نەبوو. نوبەلاکان هاتبوون، دوای نوێنەری قەشە هاتن، نوێنەری مزاریعەکان هاتن و ئەوانی تر وردەوردە ئەحزاب دروست بوو کە ئەحزابی اشتراکیش دروست بوو. تەوەجوهی اشتراکی لە زمانی پێش تەمان مارکسولینین پێش 1950 ئەوانە ئەحزابی تر وردەوردە لەسەر سیستمێکی اشتراکی دروست بوون. ئەوانە بوون بە حیزبێک، نوبەلاکان بوون بە حیزبی لیبرالیەکان، ئەوانەی قەشەش بوون بە حیزبی دیموکراتی مەسیحی. لە غەرب ئەم سێ تەوەجوهە دروست بوو. ئەمەشە کە لە وڵاتی لە هەموو عالەمی ئیسلامە هەیە، لە هەموو دنیاە هەیە. لە ئیسرائیل حیزبەکەیە لیکۆت لیبرالیە، حیزبی عەمەل ئیشتراکیە، شاسیش دینداریە. لە هندستان هەروایە، بەهاراتیە جەناتیە دینیەکەیە، حیزبێکی تر قەومیە لیبرالی، حیزبێکی تر یاساریە. ئەمە بەپێی دینی هندۆسی. لە تایلەند بە هەمان شێوە کۆنفۆشیۆسیە، بوداییە. لە ئەمریکای لاتینی کاتۆلیکیە، ئەمە حیزبی کاتۆلیکیە و حیزبی لیبرالی وش حیزبێکی ئیشتراکی. لە عالەمی ئیسلامیشە مەفروزە وابێ، لە پاکستانیش وایە ئەمە حیزبی لیبرالی و حیزبەکەی بێنەزیر بووە تۆیە سۆشیال دیموکراتە و ئەمە حرەکەتەکەی ئینسافی عیمران خانەوە لیبرالیەکی کراوەیە طبعاً، و حیزبی ئیسلامی جەماعەتی ئیسلامی و ئەحزابی تری ئیسلامی شەر هەیە. مەفروزە لە کوردستانی شاوابێ. ئەگەر وایە بڵێن پارتی لیبرالیە و یەکێتی سۆشیالیستیە و ئیسلامیەکان ئیسلامین، ئێکوا بەرهەمەکەی کوا، گۆڕانکاریەکە کوا. کابرایەکی یاریزانی کرکرد لە بەریتانیاژی عیمران خان هاتۆتە حیزبێکی لە پاکستان دروست کردو بە ناوی حرەکەتی ئینساف، یعنی حرەکەتی داد، حرەکەتی دادبەروەری، وەرگرتنەوە قوتی خەڵکی لەو هەموو سەرمایەدارە و بورجوازیە زلخۆرانە، لەو گەندە خۆرانە حیزبێکی دروست کردو 22 ساڵ لەمەو پێش. معقولە ئێستا لە 140 ملیۆنە ئەو بیباتۆ لەگەڵ ئەم هەموو ئەحزابە قەومیانەی وەکو ڕابطەی ئیسلامی کە لە 1946ەوە دروست بووە وەک پارتی، زاڵ بێ بەسەر هەموویە. چونکە لێ سیستمێک هەیە هی انتخابات، محکەمەیەکی دەستوریش هەیە کە شکات بکەن لێ. مشەڕەف کولفی کول بوو، بەڵام ناوێت ئێستا بچێتەوە بۆ پاکستان لەبەر محکەمەی دەستوری هەیە. محکەمەی دەستوری شکاتەکە لە ڕئیس جمهور، شکاتەکە لە ئەحزابەکان. ئۆردۆغانەوە هەموو گۆڕانکاریانەی کرد، بەس ئۆردۆغان ناتوانێت لە حدودی قانونەکان دەرچێت. لەبەرەوە ئەشەیەکێ لەو ئەحزابانە حیزبی حرەکەتی قەومی شکاتی لێ بکە و بیدا بە دادگا. دادگا ئەو کاتە لە سەرووی ئۆردۆغان و ڕئیس جمهورەوەی محکەمەی دەستوری هەیە. کاکە چێ شکات لە مەلا بەختیارەکە؟ چێ وێرە بڵێ لاهوری شێخ جەنگی پشتی برۆی پشتی چاوی برۆیە؟ چێ وێرە بڵێ کەریم سنجاری قاچی خواردانە؟ چێ وێرە بڵێ فازڵ میرانی چجای عایلەی بەرزانی؟ ئەم ئال سعودە. هەڵبژاردنەکان برا شتێکی بێبەرهەمە. دیسان ئیسلامیەکان خاستن بە نیسبەتی مسلمانانەوەڵێن سەرتان با نەدەنەوە بە فێڵ و فێڵکاری. آخر وەڵاهی ئەو کەسەی عەقڵی پێ بشکە بۆی باشەش کرد انتخاباتی مانگی 5 هەمووتان بیرتان دێ، حتا ئەوانەی کە ئەبن بە 18 ساڵ ئێستا هەمووتان بیرتان دێت چ لەفلەفەیەک بوو، چ چەواشەکاریەک بوو. لەبرا بەم ڕیشە سپێی من بکەن برا واز لە انتخابات بێنن تۆ بەش بکەن لەوەی کە بچنەوە ناوی. برا کابرا تازە خۆی مرەش حکاتەوە بچێتەوە ناوی. کاک هەورامانگە چێنە ئیمامۆستایەکی بەڕێزە، ئەهلی کیمیاویەکەیە کە سوکاری لە کیمیاوی هەڵەبجەیە فەوتاون. ئەم پیاوە دراساتی شەرعی هەیە. ئەو زەمەنەی ئێمە پێکەوە بووینەوە کاتە گەنجێ بوو ئەو پێگەیشت، مجلدی 28 فتاوای ئیبن تەیمی کردبوو بە کوردی. مجلدی 28 هەمووی لەسەر جیهادە
واقعی ئەو زمانی کە تەتەر و مەغۆلی تیاوە کە و سەردەمە ئیمامی بن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێژیاوە فتواکانی واقعی ئەم سەردەمەشن هیچ جەماعەتێکی جیهادینی احتیمادی نەکردوێتە سەر ئەو مجەلەدی 28ەم ئەم پیاوە مجەلەدی 28ەمی کردو بە کوردی ئێستا خۆی قەناعەتی بە منەمەوە ڕێگاکەی گۆڕیوە یان پەرلەمان گۆڕاوە ئاخر شوێنێک بوو دڵخانە و گەندەڵخانەیەکی دیوەخانێکی بەتاڵ ناونراوە پەرلەمانی کوردستان کاکە گیان ئەگەر بە قیمە دوای فازڵ میرانی لێبوو نەوشیرە مستەفای لێبوو مامۆستا عەلی باپیری لێبوو مامۆستا سەلاحەدین محەممەد بادینی لێبوو بەرزانی ئاکوڕانی بەرزانی لەوێ بوون معناوە هەر پاڵدانەوەیە لەوێ ئێستا ئەم کاندیدانەی خۆیان کاندید کردو کورت و مختصر وەک ئەوە وایە 300 کەس عەریزە بدەن بۆ ئەوەی تەعین ببن لە دایرەیەک ئەمەش وایە تەعین بوونە لەم پەرلەمانە لەبەر پارێکی باش وەرەگرتووە برانی بەڕێزی من عەزیزانی من ئیسلامیەکان لە خوای گەورە بترسن ئێمە مهمەیەکی کە لەسەر شانمان ئێمە ئەرچی ئیستیخلافەکە لەسەر شانمانە ئیستیخلاف یعنی خواناسین و خواناساندن خواپەرستن پابندبوون بە شەریعەتەکەی و هەڵگرتنی بانگەوازەکەی ومەت دروستکردنی ومەتێکی عەقائیدی هەڵگرتنی ئەم بەلاغ و بانگەواز و جیهادە تا سەروەرەتی شەرع تەمینەکرێ دوای خێروبێری سەرزەوی بهێنرێتە دەرەوە دانیشتوانەکەن نەک ڕێگا بدەین نەوتەکە هەمووی بدزرێ ئیسلامیەکان بە هەمویان ئێستا ئەگەر یەک بیرە نەوتیان بەدەستەوە فەقیریان لە کوردستان نایە شەرزەکاتیانەدا معقولە تۆ وا بزانی کاک عەبدوستار کە پیاوێکی ئەلحەمدوللا مووی لێ نەهاتووە جیهادی کردو پیاوێکی محتەرەمە حافظ قورئانە بەڵام وەزیری زەراعەیە باشە وەزیری زەراعەیە 3 ساڵە جوتیارەکان گەنمیان ئینتاج کردو بە حکومەت پارەکەیان وەرنەگرت ئەم پیاوە بەڕێزە قیاسەکرێ لەسەر سەیدنا یوسف سەیدنا یوسف بێنی تۆ بیکەی بە حجە بڵێ جائزە لەبەرەوەی سەیدنا یوسف بوو بە وەزیری مەلیکێکی کافر ئێمەش کاک عەبدوستار بکەینەوە بە وەزیری زەراعە وەزیری خەزائین فی الئەرض ئاخر وەکو یەک نین نابێت تۆ لەبەرەوەی کەلیمەی وەزیرەکە مشتەرەکە لە بەینانەوە بزانی ئەمیش وەزیرە و ئەویش وەزیرە ئەو کولفی کول خۆیەتی ئەوە فەرمی ئاوا خزنیکەن ئاوا بکەن 7 ساڵتانوا لە ڕێای 7 ساڵی تر پلان و بەرنامە هەموو شتێک ئەو کردوێتی کاک عەبدوستار دەتوانم پارێکی بەدەستێت تاکو پارەی جوتیارە داماوەکان بدا قەرزەکان بداتەوە ئەتوانێت ڕێگالەوە بگرێت کە ئێران ئەو هەموو بەرهەم زراعی خۆی نێنێتە ناوە بۆی هیچ خۆمان بفرۆشرێ ئەتوانێت ڕێگالەوە بگرێ مەڕووماڵاتمان پێفرۆشێ ئێران بە شەویش بە هەلیکۆپتەر بەرازەکانەکە بەم دیوی پێنجوێنە بەرازە ڕاو بەراز ئەو بە هەلیکۆپتەر ڕاویانە بۆی بێنە ئەم دی و مەزرعی ئێمە وێران کرد جگە لە تۆپ بارانکردن و سووتاندنی بەرهەمەکانی ئەو جوتیارە داماوانە وەزیری زەراعەکەمان کە حافظ قورئانە ئەتوانێت ئەمە منعکە ئێبرانی بەڕێزی من عەزیزانی من بەشداربوونی سیاسی بۆ ئەوەی بانگەوازەکەمان بچێتە پێشوە ئێوە لە 25 ساڵە 26 ساڵە ئێوە چوونەتە پەرلەمانەوە داعیەکانمان هەمووی ڕۆشتن هەمووی تلیسانەوە خوسانەوە تۆ ئێستا ئاگاتان لێگەر بەرهەم ساڵح بچێتەوە ناو یەکێتی کاک ئارام قادر چەند ڕوڕەشە بێ هەر ڕوڕەشی دنیا و قیامەت وەسێتیشم بۆ ئەوانیش و ئەوانەی لەگەڵ ئەو تاغوتەیە ڕۆیشتن لەگەڵ بەرهەم ساڵح بڕۆنە حەج تۆبەیەک بکەن کە هاتی شنۆ نەنووسن تۆبە بکەن لەسەر فکری ئیسلامیش تۆبە ئەو ئیلحادیەی کە کردویانە و ئەو کافربوون و مرتەدبوونەی کە چوونە لای ئەو تاغوتە ڕازین بە دیموکراسی و دادپەروەری چیتان گرت بەدەستەوە ئەو فاریزەکەی برد و سفرەکەی بۆیەوە بەجێهێشت خۆی مرۆشەح بێتەوە ئەم جارەی خەنە شوێنی فواد مەعسووم پارەکەی وەرەگرێ و لە دنیای چیەوێ بڕای بە قیامەتە فەرشی سووری بۆ ڕاخرێەوەی دوو دەوڵەت ئیستیقبالی بکە لە ئەرشیفیا بینووسێ و لە تاریخەتەوە و کافیە بۆی بڵێن ڕئیس جمهور لەخوا بترسن برا ئێوە سەر لەنوێ دێنەوە بۆ مزگەوتەکان و مەلا ئەنجا سەیریشەوەی عەزیزانی من هەموو جەماعەتەکان مەلا دێنن پارتیە مەلای هێناوە نەکەر مەلا بۆ سەر تەلەڤیزیۆن و بخوێنێ وەک بولبولی قوڕ مەلای هێناوە مرەشەحی کردووەڵا لە ناو حیزبی ئێمەوە ببە بە مەلای چاواشەکار تۆ ئەگەر مەلای باوەڕت بە حیزبی دیموکراتی کوردستانی هەیە بڕات بەم دیموکراتی حکمی شەعبە هەیە هەرچەنەوە حکمی بنەماڵەیەکە ئەگەر باوەڕ دوای حکمی شەعبە باوەڕ دوای ئەم مەسعود بەرزانی وەلی ئەمر بووە ئەرە باشە ئەمە جارێک نەچوو بۆ حەج هەموو ڕئیس و تاغوتێکمان بینی ڕەزا شا مستەفا کەمال ئامان وڵڵا خان
جەمال عەبدولناسر، مەلیک فاروق، تاغوتانی دنیا هەموو بۆ ڕسم گرتنەکەشە چوون بۆ حەرەم. ئێمەی تۆ تەوافی لالەشی کردووە، فەخریشی پێوەکە. ئەم هەموو مەلایە بە پارتی هاتوون، ئەم هەموو مەلای تر بە خانەی سەوزە هاتوون، ئەم هەموو مەلایە ئەنجا لە ئەم حیزبانەی ترەوە هاتوون، هەموو حیزبێک مەلایتی هەیە. بۆ باشە مەلاوەندە کاریگەری تۆ هەموو لێ دەخوێنن شەو ڕۆژ، تۆ نابێ عەقڵت بەمە بشکێکە تۆ عەمامەکە دیستغلالەکەن. جگەلەوەی مەلای مرتەدی تایەکە ئەڵێ قیبلەتان بگۆڕن بە کۆبانی. هێبران دینە بۆ وای لێ هاتووە. ئیسلامیەکان پێویستە بگەڕێنەوە بۆ خواپەرستی، بگەڕێنەوە سەر لە نقطەی سفرەوە خوا بناسن بە سیفەتی ئەوەی کە ما لەکم لا تەرجونە لله وەقارا. ئێوە بۆ ڕێز بۆ خوای پەروەردگار دانانن. ئەمە ڕێزدانانە تۆ بڵێ لا ئیلاهە وەلحەیات مادە، لەم لاش بڵێ لا ئیلاهە ئیلا الله. لە میحرابەکەشا چۆن جەلال حەنەفی لە مزگەوتی خولەفا لە بەغدا لە ساحەی خەلانی کە خۆی خریجی ئیسلامی بوو لە ڕووسیاوە هاتووە، ڕسمی سەدام حوسێنیشی لە میحرابەکە دانابوو، خەڵک بڵێ ئیاکە نەعبودو وئیاکە نەستەعین. ئەوەشە بینین یاک مەرحەلەی تر پارتی ئەوەشتان پێیەکە. ئەو جارە زۆنی سەوت کراوەترە، بەس پارتی با وردەورد بخشێ بۆ مەنتەقەکانی تری زۆنی سەوت احتیوای زیاتر بکە. ئەوە ئێران نەیهێشتووە کە احتیوا بکرێ، ژنا دەمێک بوو ئێستا ئەهاتە ناوتانەوە. بەڕیشی من بکەن و واز لەم ئینتیخاباتانە بێنن. ئەوەی گەنجی مسلمانە، ئەوەی لەخوا ئەترسێ، برانی بەڕێزی من ئەو ئازادیم هەیە کە لێرەوە بیڵێم خەڵکێک لە کوردستان ناوێرێک سەروا بڵێت چکەی گرن، ناوێرە بڵێ ئەمانە تاغوتن سیستمێکی فرعونیە، ناوێرە بڵێ ئەمە دارالکوفرە، ناوێرە بڵێ ئەمە ئەهلی جاهیلیەتن شەعبەکەمان، ناوێرە بڵێ مزگەوتەکەمان و مەلاکەمان ئەعرابین. بەڵام ئێمە لە دەرەوە ئەتوانین ئەمە بڵێن. ئەو کەسانی کە ئێستا بەرگری لەو دیموکراسی و لەو گەندەڵخانەیەکەن لەو دیوەخانە بەتاڵە لە دەرەوە بوونە هەڵوێستیان هەروە بوو چکەوانش خوا ناسن، لە دەرەوە بوونە نەسیمێکی ئازادیان هەڵمژایە وایە نەکرد. براگەر لە ژێرزەختان وەرنە دەرێ، خوای گەورە بۆچی لە دوای ئیمان هیجرەتی دروست کرد؟ الذين آمنوا وهاجروا وجاهدوا في سبيل الله کە جیهادەکە ناکەی خۆی هیجرەتەکە لەسەرە. لەبەرەوە عەزیزانی من بە هاژەوژەی ئینتیخاباتیش نەبێ پیاوی چاک بنێەوە عەقڵتان بە دنیا بشکێ. برا بە خوای ئەرزوو ئاسمانەکان قەسەم گۆڕان لە پێش هەموو ئیسلامیەکانیشەوە لە ١٨ کورسیەکان بێنێ ناهێڵن جارێکی کە یەکێکی تر لەو سەیتەرانە بباتە ئەودی بە ئیتیفاقات نەبێ، هەر ئیتیفاقێکیش گۆڕان بیکە لەگەڵ پارتی تەنازل کردن، چکە پارتی لەو نەوعانیە تەنازل بۆ یەکێ بکە. لەبەر ئەوانە وەکو جوولەکە خوێنشینیان پێ ئەڕوە، وەکو جوولەکە پێیان وایە شەعب الله المختارن، خەڵکی تری شەعب الله المحتارن. پێیان وایە وەکو مەلیکەکان خوێنشینیان پێ ئەڕوە، پێیان وایە وەکو ئال سعود ئەوانەی کە لەسەر ئەرزوو لە ژێر خاکن هەموو لە خزمەتی ئەوانە دروست کرا. پارتیش لەو نەوعەیە تەبعاً بنەماڵەی بارزانانی ئەڵم پارتی هیچ نییە، پارتی دیکۆرەکە فش و فۆڵێک کراوە بەسەر هەیکەلێکی ترە کە هەیکەلەکە لە ژێرەوەی شوکارەکانەکە وەکو جلوبەرگ وایە. پارتی جلوبەرجێکە لەبەر جەستەیەکە جەستەکە ئالبەرزانی. لەبەرەوە هیوادارم ئەو تەشویشە دیسان نەکەوێتەوە سەرتان و هەڵتان خەڵەتێن و فریودان وەڵا ئەم جارە کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان ئەڵێ زۆر نەزیهە زۆر چاکە، وانی هیچ وانی جاری پێشش وایەنەوە بە ئاعترافی خۆیان ئەم شەو لە NRTەوە خۆیان شیکارەکان و شارەزایانی بواری هەڵبژاردن ئەڵێن گەڕاوینێتەوە ئینتیخاباتی 2005 یعنی هەموو قسەی ئەلکترۆنیەکان فشە و فیشاڵ دەرچوو. هێجاری پێش و چۆن چاواشیان کردین؟ وڵا لە کۆریا دروست کراوە 23 ملیۆن دۆلاری تێچووە، ئەجیزەکان زۆر متەتەورن، هەر ئەجیزەکان بوون باشە خۆ هەر قەولەکەی بریجنێفە کە بە ڕۆسفەڵتی و ڕۆسفەڵتی بۆ ئینتیخابات ناکەن بریجنێفتی باشە پێم بڵێ چێ کارتەکانە ژمێری خۆ کێشەکەلەوە نییە ئێمە دەنگ بەکوێ دەین جای مەباسی لەوە ناکەین ئەسڵی ئینتیخاباتەکە جائیزە یا جائیز نیە. ئەگەر ئینتیخاباتێکە وەکو مالیزیا یەکی وەکو ئەنوەر ئیبراهیم دێنێتە دەرەوە لە زیندانەوە هێنێتە دەرەوە بێ بە ڕئیسی حکوومەت ئەڵێن فەرموو، ئەگەر وەکو کۆیتە ئەگەر وەکو تونسە حتا تونس بۆ هەموو تەنازولەی ئیسلامیەکانیشەوە
تەوازوناتێکی تایە. بەڵام تۆ لە وڵاتێکی مێلیشایە چاوەڕێی چیت پەرلەمانەکە خەڵک ناتوانێت بچێتە ناوی تۆ بەتەمای گۆڕانکاری لێوا دروستکەی. برانی بەڕێزم عەزیزانی من، داوام لە کاندیدە ئیسلامیەکان ئەوەیە تۆبە بکەن و بگەڕێن و بۆ خوای پەروەردگارەوە و پارەی کە ئەیدەن لە مەسروفاتکردنە بیدە بە حەج. حەج کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ هەر کەسێک حەجەکەی مەبرور کرد و حەجەکەی بە تەواوی کرد، گەڕانەوەکەی لە حەج وەک ئەوە وایە یەومە وەلیدەتهو ئوممه، وەک ئەوە وایە ئەو ڕۆژەی کە دایکی لە دایکی کردووە هاتۆتە دنیاوە، گوناحی نەبووە، گوناحەکانی هەمووی سڕداوت. کاکە تۆ کۆڵێکی تر چاواشەکاری و درۆکاری بۆ دێ بە کۆڵتە. ئەنجا سەیری کە ئەم چاواشەکاری لە هەموو حیزبەکانە هەریەکە لە هاسی خۆی وەڵێ دەنگتانم بدەنێ ئەبم بەو کەسەی کە مافەکانتان وەرەگرێتەوە. تۆ موچەمان بۆ تەمینەکەی لەکوێ؟ موچەکە لە قورجی شێرایە بۆ تۆ شمشێرت پێ قولاپت پێ موچەکە لە قورجی دەربێنی؟ داهاتی خەڵکیە گەڕێنەوە بۆ بەیتولمال لەکوێ؟ داهاتەکە لای ئاشتی هەورامیش نییە، ئاشتی هەورامیش ناتوانێت بڵێ گەڕێنمەوە بۆ میلەت. داهاتەکە لە قورجی ئالبەرزانیایە، ئادەی بزانم چۆنە گێڕیت. بە هەموو ئیسلامیەکان کۆ ببنەوە بەقەدر عەلی حەمەد ساڵح ناتوانن وەسائق بخەنە ڕوو، هەموویان هەر هەموو ئیسلامیەکان ناتوانن بەقەدر عەلی حەمەد ساڵح وەسائق بخەنە ڕوو کە بڵێن ئەوە گەندەڵی و دزی و جەرائیمەکانەکە کردوتان. ئەوە ئەو هەموو پارەیەکە وەریەگرن لە زەریبە لە باژوەرگرتنەکان جگە لە نەوتەکە، بەڵام ئەیوە ڕاتوەکە نادەن. لەبەر ئەوەندە قەرزار بوون، ئەوەندەیان سیلاح پێفرۆشتون، ئەوەندەیان شروتی تر پێهێناون، ئەوەندە مەراسیمی تریان پێکردوون وەکو هەڵبژاردننی جلو بەرگ و پێشانگای جلو بەرگ و مهرەجانی ڕنگ و 800,000 دۆلاری تێچووە. ئەنجا ئەوەیە کە ئێمە زانیومانە، ئەوەی کە نەزانراوە هەرخوا خۆی زانە چەند زۆر. ئەمانە ئەم دوو تاغوتە کەوتونەتە ژێر باری ئیسرائیل و ئەمریکا و ئێران و تورکیا، ناتوانن لە ژێردەستیان هەستنەوە. ئەمانە چەند ئێمەیان زەلیل کردو لە بەردەستیانین، خۆیان زەلیلی ئەم دەوڵەتە ئیقلیمی و دەوڵەتانی دەرەوەن لە ئێمە زۆرتر کۆیلن. ئەوان بە هەموو شروتێک ڕازین، ئێمە ئەلە لەقە لەتوانین ڕاکەین. وەسێتیشم بۆتان ئەوەیە داعیەکان ڕاکەن، برا وەرنە دەرێ هیجرەتکەن، وەرنە تورکیا. ئێوە ئێستا زانن تورکیا چ مەوجەیەکی ئیسلامیە، چه ساحەیەکی ئیسلامیە، چۆن بەرەو ئیسلامەتی دێ. مختلف بن لەگەڵ ئۆردۆغان و یا مختلف نەبن، حەقی حکوومەتەکانیتان نەبێ، وەرنە ناو شعبی تورکیەوە، وەرم بزان چ گەڕانەوەیەکە بۆ ئیسلام، وەرم بزان ئەم شعبت بەو سەقافەتە مۆدارنەشەوە کە هەیەتی چۆن گەڕاوەتەوە بۆ ئەم ئیسلامە باوەش بە ئیسلامەکە هاکات. وەرن بزانن چەند ئەم ئەهلی ئیسلامی خۆشە، لەو سەرجادانە بینی خەڵکە گری بۆ ئەهلی ئیسلام لەم تورکیا عەلمانیەیە. خەڵک هەر محەجەبەیەک ببینە وەزانێت سووریە، وەلەو دەوڵەمەند بێ بۆ سیاحەشات بێ غەیری خلیجیەکان کە بە مەلامیحیانە دیارە، لە دوکانە شتێکە کڕێ پارەی لێ وەرناگرێ، مناڵێکی لەگەڵ شتێکەدا بە مناڵەکەی، وەرن بۆ ئەوەی ئەم شعبە بناسنەوە سەرلن. وەرنە تورکیا هیجرەتەکەتان بکەوێ بۆ ئەوێ، بۆ ئەوەی لە تورکیا بتوانین بنەمایەک دروستکەین، بتوانین زەمینەیەک سازکەین وەکو هەموو میلەتانەی تر. ئێمە و کاتێ من گەنج بوو متازە ڕامان کردبوو چوینە ئێران، لە دەست حیزبی باسی کافر ڕامان کردبوو کە چوینە ئێرانە بینین ئەو بانگە ئەو مەراسیمە ئیسلامیانە نوێژی جومعەی تاران بەو هەموو قەڵەباغی سەرجادانەی ئەم هەموو سیما و صیفەتە ئیسلامیانە، هونەری ئیسلامی، هەرچی شوێنەکە ئەڕۆی جا قورئان، مەتحەفی قورئانی و دەستنووسی قورئانی، ئەم شوێنانە لەگەڵەوە شامانزانی شیعی غەلیزن، دڵمان چەند پێی خۆش بوو. ئێستا کاکە تۆ دەیتەوە بۆ مزگەوتی سوڵتان ئەحمەد هەرچی ئومەتە لەوەیە، تۆ دەیتەوە بۆ تورکیا ئێستا سەیرەکەی هەموو ئەوەیە کە نەفسی خۆ دەیەوێ، ئەهلی سونەتەکەی خۆتن. بەڵام مەیە تۆ لە خەتە سوورەکانی ئەوان بدەیت، لە ماتۆریدی لە عەقیدە، لە حەنەفی لە مەزهەب، لە سۆفیگەرەتی لە مەسلەک. ئەوان ئەم سێشتن. تۆ کە دێی تۆ شافعی دیا سەلەفیت، لە عەقیدەیان ڕوڕویان مەبەرەوە. تۆ فقهی دەلیل دەوێت شافعی بەرامبەر حەنەفی جەدەلی ساڵانی کۆن مێنەرەوە. تۆ سۆفینیت ئەوان سۆفین بەرامبەر بە یەکتر مەوەستنەوە. لەسەر ئەم ئوسوسە لەمانە مەدە بزانە ئەو شعبە چەندی تۆ خۆشێ.
بۆ هیجرەتەکە ناکەن کاکە بۆچی واتان لێ بە وەکو مامۆستا ئیسماعیلی بەڕێز کەوتە بەردەستی ئەو تاغوتان وەک مامۆستا کامرانی بەڕێز ڕەحمەتی خوا لێ بە چەند جارم جواب بۆ ناربرا بەڕێزەکەم هەر چۆنێک بێ وەرە تورکیا هەم بۆ عیلاج هەم بۆ وەکو هیجرەتیش هەم وەکو ئاگا لێبوونیش برای ئێمە 20 کەس بووینایە لە دەرەوە ماتوانی ئەنجومەنی ئەهلی حەل و عەقدەکە بە قووەترکەین بیکەین بە مەرجعیەتێکی ئیسلامی ئیرادەی ئوممەتەکەش ئەگەر ئازاد نەبوو ئەو گەلی کوردە لەو گەندەڵستانە نایەتە دەرەوە ئەبێ ئیرادەیەک هەبێ هی خەڵکەکە ئیرادەی ئازاد دوێ بۆی بتوانێت ئازادیش خۆی قیەمێکی زۆر گەورەیە لە ئیسلامە بۆیە بینی تەوحید ڕەبتە بە ئازادیەکەوە زەکاتدان عیبادەتەکان زۆریان حتا جیهادەکە جیهادی عادی گشتیەکەی ڕەبتە حتا بە مەسەلەی بە حڕیەتەکەیەوە گەر کۆی لەبوو ناتوانێت بێ بۆ جیهادەکە کۆی لەبوو تیجارەتەکانی ناتوانێت بکە پارەکۆکردنەوەکەی ناتوانێت بکە لەبەرەوە ئەم ئازادیە کە زەوت کراوە لە کوردستانە منەواوە بە دەست دژە تیرۆرەوە ئێستا ئەوان کولفی کولن تۆ ئێستا کڵاوی چی ئەەکەیتە سەر خەڵکی وا ئەزانی بەم ئینتیخاباتە دیسانەی بیت و ئەم ئینتیخاباتەنە عەزیزانی من خەڵکی کوردستانی ئێمە باشووری کوردستان و خەڵکە جوامێرە ئاقڵەکە بەخوا قەسەم ئەم ئینتیخاباتی داهاتوو کە ئەکرێت چاواشەتان نەکەن بڵێ ئەلکترۆنی ئەم جارە ئەیتر بایۆمەتر و تۆر ترمۆمەتر و نازام شتی تری بۆ دروستەکەن مەتر لەگەڵ یا بە کیلۆمەتر ئەمانە چاواشەتان نەکە هەموو شتێک ئەلکترۆنیە هەمووی بلجێبە پارتی بەخوا قەسەم بە غەیری چەک لەو شوێنە نایەتە خوار مەلا بەختیاریش شەیپوری شەڕەکەی بۆ لەدانوت یەک کورسیش بێنی نێمە ناینە خوار غەربیش ناهێڵێ بێنە خوار و ئێرانیش نایەڵێ بافێڵ و جەماعەتەکەی بێنە خوار خەتی مەلا بەختیار و خەتی مسز ڕیچ بۆیە زۆر زەروری ئاقڵتان بەم شتانە بشکێ و واز لەم توڕەهاتانە بێنن کە ناویان ناو ئینتیخابات و پەرلەمان و سیاست و وازیان لێ بێنن ڕسوایان کەن بە دەنگ نەدان ڕسوایان کەن بە بەشدار نەبوون ئیسلامی و عەلمانی کۆن و نوێیان وەکو یەکوان چونکە ئەو ساحەی ململانەیەکی مێلیشیاییە جێگای ئێوەی لە نابێت بەو خوایە قەسەم 80 کورسی بێنن ئیسلامیەکان بەقەدەر گۆڕانیان پێ ناکرێت گۆڕانی ڕابردوو لە زمانی نەوشیرە مستەفا یخۆ نەوشیرە مستەفا عیملاقێکی ئەو ئیشانە بوو نەشی توانی بەخوا لە کوشتنیش نەئەگەڕایەوە خەڵکی تریشی زۆر کوشت بوو عقلیشی بەشتەشکە عقلی بە سیاسەتەشکە پیاوێکی متەواضع و نیشتیمانیش مەشروعێکی زۆر گەورەی عاقلانەشی تەقدیم کردبوو نەیتوانی هەر دکتۆر یوسفێکی مەدەنی مؤدەبی نوێشکەری بۆ نەخرایەوە شوێنی خۆی لەبەرەوە هی ئەوە نییە وا بزانی لە لەندەن دانیشتووی بە سەوتە ئینتیخابیەکە توانی خەڵک بگۆڕ یا لە فەڕەنسای ئەوە ئێستا ئەوان وە ئینحرافیان تێکەوێ ئەمەوە لە کوردستانێکی میلیشیایی ئەمە دروستکاتوو ئەوەی کە ململانە سیاسەکەش چۆتە ناویەوە ململانی سیاسی پێ ناکرێت بۆیە کاتێک کە ئینتیخابات دێتەوە پێشەوە یەکگرتو و پیاوچاکانی وەکو مامۆستا بورهانی ئەمینی و مامۆستا حەسەن شەمێرانی و ئەوانە دێنێتەوە لەم حازڕەمان بۆ بدەن کۆمەڵیش دێتەوە وەلاکە فاتحدار ئاغای وەرتخوا چەند محازڕێکمان لەسەر تەقوا و زوهد و ئیمانداری و ئەمانە بۆ بکە و خەڵکی نەدەی دوای ئەمەی گەرمیانەکەین بە تەقوا و دینداری کاکە دەنگ بدەن بە ئێمە هەمان تاس و هەمان حەمام هەمان خولگە پیاە هەڵە سوڕێن و دیسان چاواشەکاریەکی تر دەست پێکات ئشارەتیشم بۆدا لە حەڵقەی ڕابردووەوتم گەورەترین و خەتەرترین نەکسە بەسەر ئیسلامیەکان هاتبێ درۆی ئەخلاقی خۆیان داڕمانێکی ئەخلاقی لەبەرەوەی ئەو جەوەی کە لەوێ دروست بووە یعنی بۆ نمونە گەر لە جەوێکی زیناکاری لە ئەوروپا زینا ڕەسمیە شتێکی عیبە نییە کە خەڵک زینا بکە یعنی گر تۆ بڵێ وەڵا ئەو ئافرەتە زینای کرد و پێت شەرم بێوانە خەڵک گاڵتەی باقلی تۆدی ئەم جەوی ئەوروپایە کە زیناکردن تایە تەبیعیە نابێوا لە مسلمانیش بکە مسلمانیش زیناکەی پێ تەبیعی ببێت جا ئێستا ئەو جەوە بیبەرەوە بۆ کوردستان وایە ئەو بێ ئەخلاقیەی بە مەعنا گشتیەکەی ئەو بێ ئەخلاقی پارتیوێچێتی لە باشووری کوردستان دروستیان کردووە جەوی بێ ئەخلاقی بێوەفایی سپڵەیی دڕندەیی درۆکردن چاواشەکاری نەبوونی بەرنامە فێڵکردن عەمالەت خۆبەستنەوە بە دەرەوە ئیرادە حوڕ نەکردن زوڵمکردن لە یەکتری ئەم جەوە بێدینەی کە دروستیان کردووە ئیسلامیەکانی هاتوونەتە ناو ئەم جەوە بۆ شتێکی تەبیعیشە دیسان وای لێ هاتۆ بۆ بە تەبیعی کە تۆ حیزبێکی ئیسلامی ژەبینی
مەشروعێکی تەقدیم کردوڵێ ئێمە واکەین هیچ شتان نەکرد سەوتیشیاندانێت چوشنە پێشەوە نەتانتوانی هیچ بکەن. فەشەلێکی زۆر گەورەی ئیسلامیەکان ئەوەیە کە بە سێ حیزبی ئیسلامی بە سێ حیزبی ئیسلامی نەیانتوانی بەقەدەر گۆڕانیان لێبێ، دوایە نەیانتوانی بەرهەڵسکار بن لەگەڵ گۆڕان ببن بە 41 کورسی، لانی کەم 41 کورسی کاریگەریان زۆرترە بوو، نەیانتوانی لەگەڵ ئەویشا یەک بگرن، نە بەرهەڵسکار بوون نە حکوومەت. ئێستا وەکو تەنزیماتێک کە لە جاهیلیە وەریان گرتووە، حرەکەتکردنێکیش ئالیەتی گۆڕانکاری ئەداتی گۆڕانکاریەکە و بزاوتی گۆڕانکاریەکەشیان لە پارتی خۆی وەرگرتو، لە پارتی وێچێتی، یعنی شتێکی زۆر نامەنتەقیە بە دزێک بڵێ کاکە سەوتمان بدەن ئەگەر چووینە سەر حکم ئینشاڵە دەستانە بڕی نەگەر دزیتان کرد. کاکە شەراب خۆرەکان عەزیزان ئەوە پێکەتان بەدەستەوەی بێ زەحمەت سەوتمان بدەنێ ئەگەر چووینە پەرلەمان خوا فرسەت بە ئینشاڵەیەکی 80 جەلدتان لێدەین لەسەر هەر جارێکی کە ئارەقە خۆن، ئەگەر بەردەوامیش بوون ئیتر ئینشاڵاتان کوژین لەسەر شەراب خوارد. کەسەی عەقلی بەمە بشکێ بڵێ کەس هەیە بڵێ وەڵا دەی باشە با دەنگی ئارەخۆر و سەرسەری و داوێن پیس و خراپەکارەکات خوا با سەوتمان بدەنێمە چینە سەر حکم دەستانە بڕین. ئەگەر ئەوە بەجێلێتی خۆی ئارەقە خواتەوە سەوتر نەداتێ دخوا مەسعود بەرزانی کورسەکەت بۆ چۆڵەکە نێچیروان و عایلەکەی مافیاکان شوێنەکەت بۆ چۆڵەکەن تۆ بێ محاسەوەیان بکەی. ئەم حەسانی دیبلۆماسییان بۆچی دروست کردو؟ بۆیە برایانی بەڕێزی من هیوادارم هەرچی گوێم لێگرێ هەرچی باوەڕی متمانەیەکی بەوە هەیە کە لە دینەکەوەم فەهمە بێنم کە ئەقلم بە دنیا بشکێ بۆ سیاسەت و گۆڕاکاریانە بشکێ بەشدار مەبن لە ئینتیخاباتی ئەم جارە و بڵێن نا 100 جارتان وەکو شەیتان بۆ بڕازێننەوە ئەلکترۆنیە غەشیتیانی هەمووی درۆ دەلەسێ وڵاتی میلیشیاییە نەبووە بە وڵاتی دەستگایی خۆتی تیا ماندوومەکە و ئەقلیشت بە شتەکان بشکێ بڕیار بدە لەبەر خاتری خوای پەروەردگار بڵێ ڕسوا بن زەلیل بن لەوە زەلیلتر بن کە ئیرادی قەومەکەی خۆمانتان پێ قبوڵ نییە هەموو عالەم وتی واز بێنە لە ڕفراندۆمتی نەهەرەی کەم دوای خەڵک با بڵێ سواری سەری خۆی بوو سواری سەری خۆی بووە چیە کاریکاتێرەکەت بۆ دروستکەن جڵەوی سەری خۆتت بەدەستەوەی ئەمە چ تەسیرێکی بوو کە ئەو خەڵکە 8 مانگە موچەی وەرنەگرت کە ئەوەندە زەلیل بوو خەڵک ئەوەندە زەلیلە ئێستا لە بەردەستی حەشدی وحشی گوناحەکانی دووزن خەڵکێک شەو ڕۆژ فرمێسکی تیمساحیە ڕێژێ بۆ عەفرین کە عەفرین خۆی سەبەبێکە بۆ ئەوەی کە جەیشی تورکی بێتە ناو چونکە خۆی ڕازی بوو 30,000 جاش دروست بێ بۆ ئەمریکا بەرامبەر بە تورکیا بەڵام بۆ دووز ناگری کە هەمومان بینیمان چۆن ئاگر لە ماڵەکانیان بەرەدەن خواانە ماڵی سنین خۆ ماڵی کوردن وەکو ئێوە کە نەگریان بۆ مسەر لەسەر سنیەکە ئەی خۆوانش کوردی مسلمانی خۆتانن لەگەڵیشتانان دووزیە یەکگرتووە دووزیە مەتخەلیە دووزیە کۆمەڵە دووسیە بزوتنەوەی هەر لەگەڵتانە ئەی بۆچی بەزەیتان بەوانە نەهاتوو بۆ بەیانێکتان دەرنەکرد بۆ تەسریحێکتان نەدا ئەوە سەبەبەکەی ئەوەیە کە ئێوە لە ئیستیخلافەکە دەرچوون لتەکون الشهداء على الناس لە ترسا شاهیدەکەتان واز لێهێنا شاهیدەکەشتان عکس کردوەوە حاکم لە وڵاتی ئێوەیە کاکە باڤێڵ گیانە حاکم لە وڵاتی ئێوەیە کاکە کەریم سنجاری گیانە مناڵێکی بەرزانیەکانە وەکو ئال سعود خۆتی تیا ماندوومەکە وابزانی کارتێ بخەیتە سندوقێکە و پەنجە و مۆر کردووە و بە پێکەنینێک و وڵا حکمم ڕووخان دژە تیرۆرم هەڵکەن ئازادیم بۆ زیندانیەکان زیندانە سیاسیە داماوەکان کە کەس نازانێستە حاڵیان چی تۆ بزانە ئەم قسە زلزلانە هەر یەکێ ڕاست دەبێت تۆڵێ موچەی هەمویانە دەم بێمە سەر حکم موچە ئەدەم ئەی بەو باسێکی زیندانیەکان بۆ ناکەی زیندانی لاکۆڵان چێ احترامی دەستورەگرێ دوای ئەوەش بزانن برانی بەڕێزی من خاستن ئیسلامیەکان ئیسلامی سەربەخۆکان ئەڵێم ئەو کوردایەتی ئەوەندە فەشەل بووە سەر ڕووی نایە بڵێ کوردایەتی ئێوە ئاگاتان لێسا بەرهەم ساڵح ڕئیسی حکوومەتی هەرێمی کوردستان بوو بە خوێنی شەهیدان کە ئێڵێن لە ناوەوەی باشە ئەمە بوو بە حاکمی هەرێمێک کە چیە ساڵێ ئەساس هەوڵاتی بوونە یعنی ئەوەی بەسڕەوەی هەولێر ئەوەی زاخۆ ئەوی زوبێر فەرقیاننی کاک شاسواریش ئێستا ئەوەش ناڵێ ئێمە بێ ئینفتاحێکی زۆرترمانەوێت کراوە بین پەیوەندیمان لەگەڵ دەرەوە بێ پەیوەندیوان لەگەڵ خەڵکی ترە وەکو کە ئەنەما ئەو بە فرماڵجێکی پێ ئێستا ڕێگاکەمان بۆ کات ئەو ڕێگای پێشتر خەڵکی تر نەی بڕیوە لە زمانی دکتۆر مەحموو کاتێک کە پەیوەندیە بوو لە پەنجاکان و دکتۆر مەحمووش ماوە ئێستا مەحموود سۆرانی مەحموود عوسمان
برانی بەڕێزم عەزیزانی منەوانی باوەڕتان بەم ئیسلامە هەیە، ئیسلامەکە بگرە، ئیسلامەکە ڕزگاربوونی میلەتەکەشیتیایە. ئەمما گۆڕینی ئیسلامەکە لەبەر خاتری کوردایەتیەکی عەلمانی مرتەدی کافر و کافرەوانان کە ئیفلاسیان کردووە لە ڕووی فکری، لە ڕووی سیاسی، لە ڕووی قیەمی کۆمەڵایەتی، بنەماکانی ڕەوشت، ڕێساکانی خێزان لە هەموو شتێکەوە دەستیان بە بەتاڵی دەرچووە. تۆ بۆچی ئێستا کەویتە شوێنی ئەمانە؟ ئێبرا بە ڕێزەکانم عەزیزانی من، یەک جار بڕیار بدەن ئەمانە سووک و ڕسواکەن، بەشداری انتخاباتەکە مەکەن. ئاخر ڕسوا بن، ئەوان ڕسوا بن، بەمە چاواشەتان نەکەن. ئاخر ئەگەر ئێوە نەچوونان پڕیەکەنەوە لە تەزویر، پڕی کا پڕی نەکاتەوە ئیرادەی دینی خۆت، عقلی خۆت، ئیرادەی بەشەریەتی خۆت و ئازادی خۆت مەکە ڕکاسەی ئەوانە. برا خۆ ملیان نەگرتووی ئەبێ دەنگ بدەیت. هێشتا بێدەنگ بوون بەدەست خۆتەوەی، بەخوا بێدەنگ بوونەکەش ناڵن، چکە بزانە سەلمان حودە لەوە گیراوە کە بێدەنگە. هاتوون مۆبایلەکەیان سیر کردوتەوە، سیرەکەن باشە سەلمان حودە تۆ بۆچی لە ماوە زۆرەیە یەک تەئیدی مەلیکن نەکرد، یەک قسە لەسەر حەمەی سەلمان نەکرد؟ ئەی بۆ مەشروعی نیوم بە باش نازانی؟ ئەی بۆ کردەوەی 3000 سینەما بە باش نازانی؟ هیچت نەکردووە؟ پێمان وتی دوعا بکە بۆ حەمەی سەلمان نەتکرد کەوا بوو لەسەر بێدەنجەکەت گیراوی. ئێوەش ئەگەن ئەو مەرحەلەیە ئەزانی چۆن ئێستا لە زۆنی زەردا لە مەنتقەی بادینانە خەڵک ڕسوا ئەکرێ، سووکە کرێ لە بەرەوەی بێدەنگ. بە سووردەورد بە سەرکەوێ بەسەر زۆنی سەوزش ئەوەندەی تر ئێرچێتی احتیواکە، گۆڕانیش زەعیفە بێ، ئەو بەڕاستی لە گۆڕان ترسە. هەڵبژاردن لە ئەسڵا ئینتیخابات بەشێکە لە دیموکراسی، بەشێکە لەم سیستمە. ئەم حرەکەتە، ئەم هەڵبژاردنە بۆ خۆی 500 ساڵی زیاتر خایەنەوە تا مستەقڕ بووە لە ئەوروپا. کەس ئێستا ناتوانێت بە غەیری دیموکراسیەکە، بە غەیری ئینتیخاباتیش بێتە سەر حکم لە هیچ وڵاتێکی ئەوروپی. بەڵام لە وڵاتی ئێمە 14 ساڵ دوای شۆڕشی فەڕەنسی، شۆڕشی فەڕەنسی 1789 ڕوویدا، 1883 ناپلیۆن بۆناپارت چووە میسرەوە، سیستمی ئینتیخاباتی بردە میسر و حیزبی وەتەنی دروست بوو، پەرلەمان دروست بوو. ئێستا ئەیبینن لە ئەندۆنیسیاوە هەتا مەغریب ناهێڵن دیموکراسیەک دروست ببێت لە وڵاتی مسلمانان. ئەوانە دەوڵەتی مەرکەزیشن. ئێوە لە وڵاتێکی مێلیشیاییە ئەژین. ئەگەر وابزانن کە ئالیەتی گۆڕانکاریەکە ئەو پەرلەمانە دیوەخانە بەتاڵەیە، زۆر بە هەڵەداچوو. ئەو دیوەخانە گەر کاریگەری هەبوایە، بەخوا قەسەم ئایلەی بەرزانی نیانەدا بەیەکی چیتر. بەخوا قەسەم ئەوانەی کە نزیکن لە قیادەی پارتی، لە خزمەتی قیادەی بارزانیەکان، ئەوانە هاتنە ناوی. ئەو کاتە حکومەتەکانەدا بەیەکی چیتر بە فازڵ میرانی. نێچروانە بوو لە پەرلەمانە بوو، مەسرور لە پەرلەمانە بوو، مەسعود خۆی لە پەرلەمانەوە ئیختیارە کرد. یان یەکێتی بە هەمان شێوە. ئادەی چێ یەکێتی تێ؟ ئێستا بەلاهوری شێخ جەنگی بڵێ نەکبە، هەر بە ئاراسی شێخ جەنگی بڵێ کە جلوبەرگەکانی شێڵەی زەمەنی ماوچی تۆنگەکە لەبەری کردووەکوی قاسم سلێمانی و هادی العامری وەکو ئاو حەشاماتەی تر، تخوا پێی بڵێ تۆ بی بە ئەندام پەرلەمان قبوڵیەکە؟ قبوڵی ناک. ئەڵێن ئەی قوڕوانجان چێ مرەشەحەکەی بڵێ یەکێ لێ خۆی مرەشەحکە بڕۆتە پەرلەمان. لەبەر پەرلەمانەکە لەلای هەموویان بێقیمەت. بەرهەڵسکاران گۆڕان و ئیسلامیەکان پێیان وایە بەم بەرهەڵسکاریە ئەتوانن بچنە پەرلەمان، پەرلەمان بکەن بە ئالیەتی گۆڕی. پەرلەمان کاتێک ئەبێ بە ئالیەتی گۆڕانکاری کە تەوازونی قووە هەبێ، کە ڕێز لە دەنگی خەڵکەکە بگرێت. ئەم وڵاتی ئێمە من لێرەم لە نەرویج ڕاستڕەوەکان حکومەکەن، جەبهەی یەمینی حکومەکە، چەپیەکان بەرهەڵسکارن. چەپیەکان هەوڵەدەن دەنگی خەڵکی بەدەست بێنن، ڕازڕەوەکان هەوڵەدەن دەنگیان بمێنێتەوە. هەردوو لایەن لە دەنگی خەڵکەکە ئەترسن، هەردوو لایەن حساب بۆ دەنگی خەڵکەکەکەن بە ڕێزەوە سەیریەکەن. لەبەرەوە هەوڵەدەن ئەگەر مزگەوتێکیش کەلا بکەوێت کە دەنگ نەدا بە هیچ تەرەفێکیان، هەردوو تەرەفە ڕۆن بۆی بزان چۆن کەس بیکەن. نایڵن 200 کەسیش سەوتی هەبێ و بفەوتێ، هەوڵەدەن کەس بیکەن.
بەڵام خێرە ئێستاوا پارتی وێچێتی حریسن لەسەر ئەم هەموو انتخاباتانە کە ئەکرێ لەبەرەوە قاچ لەسەر قاچیان داناوەوان ئەوان بێخەم بوون لەوەی کە نەتایجەکان بلجێبە نەتیجە هەرچی شتێک بێتەوە خۆی کە مەلا بەختیار و توێتیوانی تریژ واڵێن گەیشتینە مەرحەلەیەکی تری دوای مەلا بەختیار مەلا بەختیار پێشتر وتی ئێمە یەک دەنگیش بێنین هەر یەکێتین و لەسەر حکوین ئێبرا ئێستا دەبنگترین کەسی ناو یەکێتی دەبنگترین پێمان ئەڵێ ئەڵێ ئەو کەسێک کە ئاوا هەڕەشاکە لە یەکێتی هەقە و پەنجەی ببڕی سەرباری ئەوی ژنێکی محەجەبە لە ناو دیموکراتەوە هاتووە بۆمان لە پارتیەوە ئەڵێ وەڵا بدەین لە ملیان ئەو کەسانی کە یعنی وەکو چۆن ئەمڕۆ لەم ڕۆژانە لیان پرسیانی جەنابەت تەمای کچیت بچیتە پەرلەمانەوە بە کەتەرەوە وی هەر کەسێک کە قسەی بە پارتی وت کەتەر بدەی لە ملی ئەمە پارلەمانتارەکان ئەمانە پشتیان ئەستورە نە لە سوڵتەیە گەترسن نەقوتێ لە پشتیانەوە غێری حیزبەکەی خۆیان نەجێیشێک هەیە بەرامبەریان بۆسە نە اغتیالەکرێن نە لە سەوتی جەماوەرە ترسن نە لە خوا ترسن تاکو لە قیامەتیشە مەسئولیەتیان بکەوێتە سەر کوردایەتیش لەلایەن ئەوەیە کە حیزبەی بابڕێ کوردایەتی حیزبە هەرێمیش بریتە لەو ناوچەی کە لە ژێر زۆنی سەوزە یا زۆنی زەردە لەبەرەوە بەڕاستی من پێم وایە لە کوردستانە هەڵبژاردن ئالیەتی گۆڕانکاری نییە ئەگەرە قسایەمان قازانجی پارتی وێچێتی بێ بایکۆتکردن خۆدابڕین لە ئینتیخاباتەکە گەورەترین زەربە بوو بۆ ئەوان هیچ کەسێ اعترافی بە وجودی ئەوان ناکرە و کات بەس ئەوانی کە بەشداری ئینتیخاباتەکەکەن شەرعیەتێکی مزەیەف ئەدەن بە پارتی وێچێتی ئەوان هەر زۆری نەکە دێنەوە بۆیە ئێستا شتێکی سەیرەکە بەرهەم ساڵح ئیسلامیەکانی فرۆشت چوە کە وعدەکەی بۆ بەجێن کە ئەیکەن بە مرەشەح بۆ ڕاستەی عێراق پارتیش لەولاوە چکە پارتی زانیوێتی یەک چۆن سەرانە لیانە سەنێتەوە مەسئولیەتەکانی لێسەنێ ڕئیسی پەرلەمان عەدنان مفتی بوو لێی ساندنەوە سەر جەعفەر نەمکیە ڕئیسی حکومەت کۆسڕەت ڕەسوول بوو فترەیەک لێی سندنەوە بەرهەم ساڵح و فواد مەعسووممان هەمووی هیەکێتی بوون لێی سندنەوە سەنە چرڤانە و لێ نایەتە خوار ڕئیسی ئەمنی قەومی و ڕئیسی پێشمەرگە خۆیەتی و هەموو شتەکان وردە پاڵی بە یەکێتیەوە نا یەکێتی بنکەن کرد بە گۆڕان بە حیزبەکانی تر مەسئولینی یەکێتیمانەوە بێقاعیدەکەیان پارتی بردوونی بۆ خۆی ئێستا ڕیاسەی جمهوریەکەشیان لێسەنێتەوە کەوابوو بەرهەم ساڵح هەم ئەوانی بەشودا کە لەگەڵیا بوون مثله كمثل الشيطان إذ قال للإنسان اكفر فلما كفر قال إني بريء منك إني أخاف الله نمونەی ئەو وەکو نمونەی شەیتان وایە وەختێک کە بە خەڵکەکەی ودوتی من حەقم بەسەرتانەوە نییە و من لە خوای خۆمە ترسم بەرهەم ساڵح ئێستاڵە من لە خوای دیموکراسەکەی خۆمە ترسم نایکەم ئێستا ئەویش ڕوو ڕەشەکەنەوە مافیاکانی یەکێتی عقوبەی بەرهەم ساڵح بەوە ئەدەنەوە جورئەتت چۆن کرد لە ئێمە جیابیتەوە حیزبێکی تر تەشکیلکەیت تۆ نەوشیرە مستەفانی لەبەرە عقوبەکەتەوەی هەر 40 کەس لە 44 کەس مرەشەح دەکەین بۆ ڕیاسەی جمهوری بەڵام لەولاوە پارتی و شارزێباری و فازڵ میرانی و فڵان و فیساریچکەی مرەشەح کردێتەوە بۆ ڕێئاسە و بەرزانیش لەوێ پارتیش لەوێ علاقاتی زۆرتر هەیە لەگەڵ باڵی شیعەکان یا لەگەڵ باڵی سونیەکان لەبەرەو ڕوڕەشیەکە ماوە دیسان بەسەر بەرهەمیا بێنن ئەو کاتە بەرهەمە بە سەری خۆی هەڵگرێ و بڕاتەوە بۆ ئەمریکا لەوێ ژیان بباتە سەر مافیاکانی ناویەکێتیش تەدیبی ئەویژەکەن یەکێکی تریش کە جورئەتی هەبێت جیابێت و نەوشیرە مستەفا بەقوەت بوو کەسایەتێکی بەقوەت مەسئولی زۆر لەوانە بوو بۆی ئەوان هەمویان کەوتنە هەلەکە سەما هەموو لەرزیان لە هەر لە ترسا کە ئەو جیابەوە و 25 کورسی هێنا کە 25 کورسی هێنا مەسعود بەرزانی پەرلەمانی بێقیمەت تر کرد نەیهێش پەرلەمان کۆ بێتەوە بە کورسیەکانی گۆڕانەوە خۆی مەجلسێکی کەی دروست کرد بە ناوی مەجلسی پیاو ماقوڵان مەجلسی نازانم ڕیش سپیەکان هەمووشی ڕیشی ڕەش کردبووەوە مەجلسی ڕئیسی حیزبەکان بەبێنەوە شیرۆ مستەفا هەمووشیان چوون هەموو دانیشتەکانیش کرا ئەوە مؤسسەی پەرلەمانیش ئێکاکە ئێمە کۆبوونە عەشایرمان هەیە ئەمە وەکو حکوومەتەکەی شێ مەحموود حکوومەتی تەشکیل کرد
ئاغای لە پشت دەرەوە ئاغایەکی جاف لە خەڵەبجەوەیەکی کە لە کەلارەوەیکی کە کوڕ هەرێکە لە شوێنە کۆپیا بوونیتی جەنابی شێخ محمود چۆن تۆ ئەوانە تەعین کرد بە فڵان و تەعین بوو بە فڵان و بە وەزار هەمووی بە وەزیر ئەی من تی باشە قوربان جەنابیشە تەعینەکەم بە وەزیری بەحریە لە قلیاسانەوە بوو کە سیارەیان تیاشە دێسە ئاوەکەشی نەماوە ئەمانەش ئێستا وەزیری بەحریە تەشکیلەکەن بۆ کوردستانێکی وشک و بێ ئاو ئێستا ئەم لوعبانەی کە پارتیژەیکە یەکێتیشی احتیوا کردووە دوایش دێتەوە بۆ ناوچەک ئێمە لەم گلەیانە کە ئەیکەین لە زمنیشە طبعاً لە گۆڕان و ئەوانشکە لەگەڵ یابوون ئیسلامیەکان باشە ئەگەر ئێوە مزاهرەتان کرد مزارە لەو سلێمانیە کرا بە کورسیەوە خەڵگە چوە سەر جادەقیرەکە و دانیشت و چەپڵی لێدا و میزەڵانێک هەڵکە و یا عەلەمێک و یا شتێکی لەو بابەتە و دژی چێن ئێوە کاکە لەم سەرجادە دژی پارتی دە هەر دژی بن لێر تەسیرتان چێ لە پارتی بۆچی دژی ئەو دەسەڵاتە نابن کە لە سلێمانیە دزێ بۆچی ئێوە نەتانتوانی ئەو حکوومەتەی کە ئەتانەوێت تەشکیل بێ بۆچی ئەتانەوە لە نێچیروانی بسەنەوە گۆڕان بۆچی خۆی تەشکیلی حکوومەتێک ناکە و ئیدارێ ناکە لە سلەیمانیە شارێکی مسەقاف شارێکی خوێنەوار ئەو هەموو قەزاو ناحی 27 قەزاو ناحی تری هەیە نیوەی ئومەتەکەمان لە باشوور لەوەیە نموزەجەکەمان پیشان دەنبزانین ئەو پاکێجانێک کە تەقدیمتان کرد وەکو گۆڕان بە پەرلەمانی کوردستان بڵێ منەتمان بە ئێوە نییە لە دێگەڵە بەولاو هەر بۆ خۆتان ئێمە نموذەجە خەینە پێش چاو کە خەڵکی هەولێر تەمەن نابکە وەکو ئێمە بژی ئێوە باشە بەرهەڵسکارن ئێوە دروست بوون بەرهەڵسکاری بەس پارتین هەوڵەکان بەزەوەیە لە پەرلەمانە گۆڕانکاریەکە بکرێ نا ئێوە ئەتانتوانین نموذەجێکی ئیدارە لێرە هەڵببژێرن زۆنی سەوز کە لە بەردەستانەوە زۆری نەبوون ئێوە ئیسلامەکان تەڕ گۆڕان و ئیسلامەکان ئێوە ئەتانتوانی دەستیشتان لە ئیدارەی حکوومەتی شاه بوو محافظیش لە ئێوە بوو دەسەڵاتدارانی لە سەی سادق و هەڵەبجە و کەلار و لەو شانانەشینی ئێوە گۆڕانیتی ئەو یا ئیسلامەکان ئێوە ئەتانتوانی ئەم نموذەجە پیشاندن بڵن کاکەجان ئەم زۆنی سەوزە ئەم ناوچەیە کە هەیە بە وحداتی ئیداری تەوزیعەکەین هەر 5,000 کەس مڕەشەحێکی بێ بۆ پەرلەمانەکە لێرە دروستیکەین ئەگەر لێ ئێمە نامانە دوو حکوومەتیەکە دروستکەینەوە دوو حکوومەتیەکەتان چاکترەوە لەوەی ئێستا ئەو خەڵکە هەمووی تووشی ئەو یەسە بوو بێکە پارتی تاوێرە بەردێکە بەنەوشیرا مستەفا غلۆر نەکرایەوە بە خەڵکێکی کە ناکرێت و بەبێ چەکیش ناکرێت ئەوانە سڵیان بەس لە چەککردنەوە جەماوەرت لەگەڵ بێ و بتانی ئەو وەزع تێک دەیتەوە کە ئەوان لەسەری ئەوان و کاتە هاوارەکەن کوردایەتی فەوتە هەروکو چۆن ئیسلامەکان کە لیانە قەومی هاوارەکەن برا ئیسلام لە خەتەرایە کاکە قورآن لە خەتەرایە هیچ نە ئیسلام لە خەتەرای نە قورآن لە خەتەرایە ئێوە خۆتان کەوتونێت گڕۆڵەتان کەوتۆتە لێژی خۆتان لەعبەکە ناتوانن بکەن خۆتان ناتوانن بەرنامەجێکی سیاسی ئیسلامی تەڕەحکەن و بڵێن ئێمە وەکو حەماس بەدیلی فەتح و هەموو باڵەکانی بۆیە ئێمە نابێ ئەوەندە سادە و ساویلکە دیسان بینەوە پێشەوە بڵین باشە دەنگیان بدەینە کاکە ئەم جارە احتیمالەیە بگۆڕە کاکە احتیمالی لە 100 احتیمال نییە بگۆڕێ لە 100 یەکێتی هەر یەکێتیە پارتیش هەر پارتی بەخوای ئەرز و ئاسمانەکان قەسم یا من ئەقلم بە دنیا ناشکێ نە ئەم سەقافەتەی کە هەمە سەقافەتێکی بەرسێبەر و دوور لە واقع و هی ئەشکەوتە یا لە سەحرایە گەورە بووم یان ئەو واقعە کوردستانیە ئالیەتێکی تیانە غەیری چەک لە پارتی وێچێتی وەربگرێت غەیری چەک بە هیچ شێوەیەک نابێ چەکدار بە هێرش مەکەرە سەری چەکدار بە بەڵام لە زۆنی سەوزا خۆت کیانەکەی خۆت دروستکە گۆڕان نەیتوانی سلێمانی بکە بە مرکزی تەوەجوهی خۆی لاهوری شێخ جەنگیژە ترسا لە نەوشیرۆ مستەفا لاهور لە کەس ناترسێ لەوان هەر ناترسێ شێخ جەعفەر لەوان ناترسێ بەسەر خۆشی دێ قەڵاکە ئەداتە بەرگولە لەبەرەوە یعنی من یەکەم جارجارە ئەبێ قەناعەتی مطلق بەمە بکەین کە هەڵبژاردن ئالیەتی گۆڕانکاری نییە لە کوردستان بە هیچ شێوەیەکیش پێویستە خۆت مەشروعی خۆت هەوێ لەو ناوچەی کە کەوتۆتە ژێر دەسەڵاتی خۆت نموذەجەکە پیشانەتی پەکەکە مەجموعەیەک لادێ و گوند و ئەمانەی بڵین لە بەردەستایە لە قەندیل مختار خۆی دایەنێ حراستیانەکە
محکەمەیانەکە ڕێگایانەدا حکمیشەکە لێ نموذەجێکیش تەقدیمەکە و خەڵکیش لێی ڕازین زۆر جاریش هەر پەکە کە جواب بنێرێ ئەڵە دە پێشمەرگەمان پێویستە لە کوڕ و کچ خەڵکی لادێکەش ئەڕۆنە خزمەتیە ئەی بۆ ئێوە نەتانتوانی لە زۆنی سەوزە کە یەکێتی تۆقی بوو لە گۆڕان ئەو کاتە یەکگرتو لەو بەربوو ئیسلامیەکان هەموو یەسە لەمبەرن لەگەڵ گۆڕانەتوانن نموذەجێککە دروستکەن برا مەیوس بن لەوەی کە ئێوە لە زۆنی زەردا بتوانن ئیشکەن ئێمە یوس بن لێ چی ئشکالێکی تایە برا باپیرانمان 1000 دانە ساڵ زیاتر هەر ئیمارەت بە ئیمارەت هێناویان ئێوە ئیمارەتی بابانەکان دروستکەنەوە لە سلێمانی باویش بۆ خۆی ئیمارەتی پاشای کۆرە دروستکە لە ڕەواندوس لە بلێ بارزان درستی کاتۆ بە ناوی دەوڵەتە بە ناوی ڕفراندۆمە بە ناوی پارتیە بە ناوی حیزبی سیاسیە بە ناوی عەشرەتە بە ناوی تەکەی بارزانە بە ناوی خانەوادەکەیانە بە ناوی هەرچی شتێکەوە قن نەبێ بەسەرەوە با دروستی کا بۆ خۆی تۆ حریسمە بە لەسەر وابزانی کوردایەتەکە نابێت دوولەت بکرێ کوردستانەکەت باشوور ئەوەندە مقەدەسە نابێت دروست بکرێ ببێ بە دوو بیکە بە دوو بەڵام لەم دوای خۆتان نموذەجەکە تەطبیقکە بۆی ببینین چ پلانێک هەیە چ نەخشەیەک هەیە ئەم منطقەی زۆنی سەوزەش ئەوەندەی نەوتایە هەمووتان بەخێوکە یەک فەقیرێک لەو ناوچێ نەهێڵێتەوە تۆ کە مزاهرەکان نەکرێ و بە هەمان شێوەیە ما بینین یەک ئەم تاغوتە گەورانە ملیاردێر دەرچوون ئەمانەی زۆنی سەوز ئەنجا ئەوانەی جیلی دوو هەمیان یاری بە ملیارەکە بازاڕەکان ئێوە خەڵکی شارەکەشن گۆڕان بەتایبەت ئەنجا ئێوە زیاد لە 14 مدیری ئاسایشتان لەگەڵ بوو کە گۆڕانجیا بوو یعنی ئێوە کون و کەلەبەری ئەسراری ئەم زۆنی سەوزە ئەزانن بازاڕەکان هەموو ێزانن بە چ مافیایەکەوە ئەمە چێ دەوڵەمەند بوو چۆن دەوڵەمەند بووە ئەو کاتەیەوە ئەتانتوانی ئەگەر ئێوە فعلن بتانتوانیان لە زۆنی سەوزە کیانێک دروستکەن مەڵێ وڵا ئێران داوای لێکردین ئەمە مەطلبی ئێران بوو دروستیەکەی بە کوێرایی چاوی ئێران دەستی ئێرانیشی تیابڕی شعبەکەی خۆت ڕات دەگرێ گەلی خۆت ڕات دەگرێ دەشەیع ئەتوانێت چی بکاسی قسوور ساڵەوە بۆ 40 ساڵە چێ لەسەر حکومە 40 کەسی نەکردو بە شیعە 40 ساڵ ئێمە لەسەر حکم بووینایە شیعە لە ئێرانە نە ئەما ئێستا بێەوەی بیکوژین سەلاحەدین ئەو میسرە گەورەی هەموو جێڕایەوە بۆ ئەهلی سونەت و جەماعات بەچی خۆ کەسی نەکوشت خوێنیشی نەڕشت مەلایەکیشی نەکوشت لە شیعەکان فاتمی دەسەڵاتیان گرتووە لە مەغریب و حکمیانە کرد هەتا عێراق سەلاحەدین ئەیوبی هەر بەوەش گۆڕینی ئەشعریەکانی هێنایە و پێشەوە ماتوریدی هێنا و مالیکی و شافعی و مەدارسەکانیان و مناقەشات و وردە بوو بۆ 3 ساڵیش وەزیری شاور بوو کە شیعە بوو ئێوەش دەتانتوانی ئیسلامیەکانیش و گۆڕانیش لە زۆنی سەوزە کە یەکێتی زەعیف بوو بوو ئێستاش زەعیفترە ئێستاش لەو سا زیاتر یەکتری خۆن قوبات قسە بە خولە ئەبوو شوارە بەڵێ بە خولە پیزە بە خولە چەخماخە خولە چەخماخش بەویان بەوەڵێتەوە مەلا بەختیار بە بەرهەمەڵێ لەسەر ڕیاسەی جمهوریەکە ئەوان لەسەر نەوت ئەمانش لەسەر ئەو مەلا بەختیار قسە بە بەرهەمەڵێت و بەرهەمیش قسە بە مەلا بەختیارڵێتەوە لەسەر کورسێکی بەتاڵ کە بەدەست کەسیان هۆنی هەموو ڕیاسەی جمهوریەکەشەوەی جارێک فەرشەکرد بۆ ڕاخەن بەرهەم ساڵح تەمەنایەوە کە جارێک بڕۆ بۆ لای ترامپ تەوقە بکە لەگەڵ یا چۆن جۆرج بۆش بنە بەرزانی وت بە مەسعود بەرزانی پێی وتی منیش سەرۆکم جەنابیشت سەرۆک خۆمە کڵاوسەرنانە بە دەردی ئێرانیڵێ ئێ باش تۆ سەرۆکی چی ئەو سەرۆکی 300 قسوور ملیۆنە و یەکەم دەوڵەتی عالەمە یەکەم هەیبەت و سام و قووەت و نەفوزی هەیە جۆرج بۆشیش ڕئیسە و مەسعود بەرزانیش ڕئیسە بەرهەم ساڵحیش وایەوێ یەک جار ڕەزمێکی یادگار بگرێ لەگەر ترامپە ترامپیش پێی بڵێ منیش ڕئیسم کاک بەرهەم جەنابیشت ڕئیسی عێراقی بە قووەتی عێراقێکی بە قووەت دوایە کە ئێران بنکەنی کرد ئەمە بەڕاستی برانی بەڕێزم داوام لە دیندارەکان ئەوەیە خۆتان گوناحبار مەکەن و مەلاش سەرتان لێ نەشێن بڵێ مە شاهیدی دانە کاکە من لێرەوە لە جیاتی هەموو مسلمانێک شاهیدیە دەم بەخوا قەسەم سۆفیەک مەدخەلیەک نورچیەک یەکی ئەوقاف مەلایەک ئیخوانیەک بزوتنەوە
کۆمەڵ هەر کەسێ ببە ڕێز جمهور، هەر کەس بچێتە پەرلەمان، هەر کەس بچێتە وەزارەت دەستپاکە، ئەمینە، گەندەڵساز نییە، هەمویان پیاوی چاکن، ئەمینن، بەس کاکە نایەڵن. یعنی کاک عەبدولستار چووە وەزارەت، ئەو باە وەزارەتی ئەوقاف نێڵن بڕاتە دەست. برا مامۆستا هادی زۆر بەڕێزە، مامۆستا هادی بوو بە وەزیر، ئیدارەی خۆی بر بەڕێو گەندەڵێکی یەکەشەف نەبوو. وەزیری کارەباکە هەر یەک گرتوو بوو، هیچ شتێکی لێ دەرنەکەوت. کاکامیلی حاجی عەلی و پێش ئەویش مامۆستا محەممەدی مەلا عومەر و پێش ئەویش مامۆستا عەبدوڕەحمانی نەورەسی کە وەزیری عەدل بوو. دوای ئەوانش دیسانە وەزارەتان چۆن ئەم وەزارەتی ئەوقافا لە سەردەمی ئەمانە وەکو سەردەمی پشتیوان سادقی مولحید و مرتەد وایە. چۆن وەزارەتی زەراعە پێش کاک عەبدولستار و دوای کاک عەبدولستاری کە ئەیبینین وەکو یەک وایە. چۆن وەزیری کارەباکە پێش ئەو برایی یەک گرتوو ئەو هەموو خراپەکاری کە تیاکرا چۆن وەکو ئەو وایە کە ئەو گرتووێ بەردەست. هەرچی کەسێک لە ئیسلامیەکان ولا مسلمانێکی باوەڕی کە بە قیامەت هەبێ بە شەرتێ لەو حیزبانەیە نەبێ، بەڵام حەجەبەیە پارتیە و مناسەرەی ئەلمانیەکەی کە پارتیەکە، حەجەبەیە یەکێتیە، مناسەرەی یەکێتیەکە لەبەرەوە زۆر طبیعیەکە ئەو بەرامبەر بە ئەبوو بەکر هەڵەدنی ڕائوەستێتەوە بە حیجابەکەشیەوە بۆ مناسەرەکردنی خەتی یەکێتی. ئیسلامیەکان پەرت کراون، ئیسلامیەکان لەبەرەوەی ساحەبی مەشروعی خۆیانی، مەلا لە هەموو گروپێکێ، محەجەبە لە هەموو گروپێکێ، ڕیژدار لە هەموو گروپێکێ، نوێشکەر لە هەموو گروپێکی. لەبەر تۆ مەجای ئەوە نەماوە پێی بڵێ مەشروعێکی ئیسلامی مێ، لەبەر نەبوونی مەشروعە ئیسلامیەکە ئیسلامیەکان وا ئەزانن ئەویان ڕێگایە، هەروەکو کەم محەممەد ڕەوفەڵێ ئێمە باوەڕەوە بە دیموکراسیەکە هەیە کە ئەمانەوێ لەم ڕێگایەوە خزمەت بە دین بکەین. یەکەم ئەو عەزیزانەی کە دیندارن ئومێدەوارم کە وەکو ئەهلی تەقواکاری بڕوانە ئەم ئینتیخاباتە چەواشەکاری و درۆکردنە هەمووشیان ڕاستە بنۆڕ کاکە موچەی بێ موچەکانە دەی تەقاعودیەکە کاکە تۆ موچەکەی خۆت لە بەردەستی ئالبەرزانیە تۆ لە چۆ تەوفیریەکەی ئەمە بیرەنەوتەکان لای ئەو سمێڵ بابڕانەیە تۆ توانی بیرەنەوتەکانیان لە دەست دەربێنیتەوە. کۆمپانیاکان تیجارەتیان دروست کردو لەگەڵ دەرەوە، کۆمپانیای دەرەوە جەنا بدەناسن یا ئاشتی هەورامیە ناسن کە نوێنەری ئەو کۆمپانیانە کە ئایلەی بەرزانی لە پشتێوێتی کاکەم چاواشەکاریە بۆ ئەنج ئایا گرت لە 1970 چوونە پەرلەمان ئەتوانن گۆڕانکاری لای پارتی بکەن؟ ئێوە لای یەکێتی پێتان ناکرێت. مەلا بەختیار بە مەرکەزی قووەوە ئەڵێ ئێمە ئەگەر یەک کەسمان هەبێ یەک کورسیش بێنین هەر یەکێتیەکەی جارانی، یعنی کەس ناتوانێت لێمان بسەنی بە خوێ نەتوانی لێ بسەنی. ئەمما سەعدی ئەحمەد پیرەی گەندەڵ گەمژە و گەوێڵ و گەلحۆ بە دەردی هەولێری ئەڵێ هێر ئاخر ئەم هێڕە هەڕەشا کە ئاواڵێ حەقە پەنجەی بقرتێنی ئەمەی کاڵە کارەباکەمان لە زۆر وڵاتی دنیا باشترە. چاوەڕێی ئەمانەی برە تۆ چاوەڕێی شێخ جەعفەری چاوەڕێی ئەو هەموو مافیانە کە ئەمڕۆ ڕۆژەشتیان لێبین. باڵێ ئەمڕۆ بڵاو بۆ هی ئاراس لە سەید سادق چۆن بە دەمانچاکەوێتە سەر خەڵک دوێنەشەر لە لای پارتی ئەوشتان نبینی کابرای خەلانی هاتە دەرەوە خەیلانی هاتە دەرەوە کابرای سایقی کوش لە بەرەی فول لایتی بۆ لێدا بوو لە ڕێگای کۆیە. ئەمە مافیانەمانە تۆ تەوێ ئەمە بە سندوقێک توخوا معقولە پیرێژنێک بە کۆڵ هەڵمان گرتووە دەیداجام ئەو بیخەر ئەم کارتەوە بە قوربان ئەم کارتە بخەر ئەم سندوقەوە ئەمە چییە کوڕم چی پێکرد چاوی ناوی نەدانیتیان لە دەمانەماوە وڵا دایژان ئەمە بکەی مەسعود بەرزانی لا چێ پارتی دێتە خوارەوە کاک شاسوارە چێتە سەر حکم دەکوڕم تخوا زۆر حەزەکەمەوان داچن بابیکەین ناکرێت کاغزێکی کەی تێکەم نانە ناکرێت بە هەرێکە کاغزی خۆی تێکە بەڵام ئەوان لەولاو پڕیەکە کاکە احترامی عەقڵی خۆشتان بڕین یەکەم دیندارەکان تکاتان لێ یەکەم برا احترامی ئیسلامەکەتان بگرن احترامی ئیرادەی دینی خۆتان بگرن. ئێوە تو ئەم هەموو چەواشە کار و درۆزنە سەر لە نوێ بۆ هەڵەبژێرنەوە دوکان بە دوکان ماڵ بە ماڵە گەڕێ وەڵا سەوتم بنێ ئاڵایەکی زەردیشی لە ملیا عەمامەکەشی ئیسلامە. جارێک سەفەرمانە کرد لە هەولێرەوە بۆ سلێمانی کابرایەک لەگەڵمانە سەر کەوتبوو کوردی مووسڵ ئەگاری لەسەرا بوو چاکەتێکیش و لە ژێرۆ شەڕواڵ کابرایەکی خوڕماڵیمان لەگەڵا بوو هەر لە ناو سیارەکە کە سەیری کردوتی کاکەوە تۆ کوردی وتی بەڵێ وتی وەڵا بابەش کوردێکی نایابی
سەرەوەی کە سەرەکەی تیا و چاوی جوان و ئەمانەی تایە بۆ عەگالەکە شڕواڵەکەش کە وەقڵە پیسەی داپۆشی بۆ کوردەکە ئێمانە جوان یعنی کابرای ئیسلامی دێ عەمامەیەکی لەسەر کردو بەڵام لە یافتەیەکی پارتیشی بەملەوەی نابێ وەکو دیندار جارێ بێ خۆتان لەو شتانە بپارێزن و تکاشم هەیە هیواداریشم دەنگ بە هیچ کەسی ئیسلامی و ئەلمانی هیچ کەس نەدەی بەشداری تیامەکە دەنگت بەکاردێن بەکاری ناهێنن انتخابات ئەکرێ یا ناکرێ هەرچی شتێک بوو تۆ مەسئولنی لە هیچ شتێکی مەیکە دووهەم و کەسانی کە ئەقلیان بە دنیا شتێوە یانوێ ئیرادەی خۆیان تەسویر نەکرێ مەڕۆ دەنگ مەدە احترامی عقلی خۆت بگرە احترامی ئیرادەی خۆشت بگرە ئەگەر ژڵێ ئەی چۆن گۆڕانکاریە کرێت گۆڕانکاری بە مشتەماعەکە ئەکرێ گۆڕانکاری بەوە ئەکرێ نەبینە ئەو حیزبانە ناڵێم تەڵەن هەموو حیزبایەتی خۆ مەنع ناکرێ مەبە بەوەی کە بەشێک بی لە چاواشەکاری سوڵتە هی دەسەڵاتداری بیناسازی ئینسانی کوردی سەر لە نوێ بکرێت لەسەر سەدق لەسەر ئینتیما لەسەر ڕاستگۆیی خوا ئێوە ئەوەتان بینیوە ئەوەی بەسرە بیرتانە خەمەوەی کە بینیوێتی ئەوەی نەشی بینیوە بیبینێ لە کامێرەیەکی شاراوە لە بەسرە کابرایەک کوردێکیان هێناوە جلی کوردی لە بەرای و جامانێکی بەسەرەوەیە کابرایەک بە سایق تەکسیە گەڵێ بە عەرەبی ئەڵێمە کابرایەکی کوردە 150,000 لێ وەرگرتو بۆی بیگەینی نەمەتار 75,000 بۆ تۆ بیگەێنە قیمەتی گیانەکەشی 5,000 یا 10,000 دینار کابرای سایقا بە تەعەجوبە سەیرەکەڵێ نا من ئەوە قبوڵ نایکە ئەوە ڕوە تەکسیێکی کە ڕاگرێ ئەڵێمە کابرایەکی کوردە 150,000 لێ وەرگرتو 75,000 بۆ تۆ 75 بۆ من بیگەێنە مەتار کابرای تەکسی ئەویش قبوڵی ناکە کوردە بۆچی غەدری لێکی هەڵی ناگرێەوە ڕوە 12 سایق هەڵی ناگرێت 12 سایق خەڵکی بەسرە کە لەو فەقیرەیە کە دەرمانیان نییە کە ئاویان نیە بیخۆنەوە ئاوی خواردنەوە نانیان نییە لە دەوڵەمەندترین شاری عێراقان ئامادە نییە ئەو پیاوەتی و جوامێرێکە لە سەری گەورە بووە بیدۆڕێنە بۆ 75,000 ئێوێ خەڵکەکەمان پەرۆ دەکەینەوە سەر ئەم ئیستیقامەیە برا خەڵکێک هەر لەو شارەی ئێمە جارە تەعەدای ژنی مەحرەم چەند زۆر بۆ جەریمەی مەحرەم برا لەگەڵ خوشک باوک لەگەڵ کچی کوڕ لەگەڵ پووری ئەو لەگەڵ هاڵۆژن پور ئەمانەی هەمووی چەند جەریمە زۆرتر بووە لە کوردستانەکەی ئێوە لە باشوور بە پێی ئەحسائیەکان 10 بەرابەر زیاتر ڕۆیشت ئەوە هەر زینای مەحارم ئەجا پارە خواردن پارە کێشانەوە مافیای بچووکی خواروتر شێخ دلێریش بۆ خۆی مافیایکی ترە جگە لە شێخ جەعفەر شێخ دلێریش مافیایکی ترە لەو شارە زور و قەرەداخە لە خوار ئەویشەوە مافیای تری بچکۆلە بچکۆلە هەن یان تۆ تەسەور کە لە شارێکە لەو سلەیمانیە بینی مەکتەبێک دانراوە فاکسی لێیە کۆمپیوتەری زۆر ئافرەتێکی جوانی سافرە دانیشتووە سکرتێرەیە تەلەفۆن وەرەگرێ ئەو لەگەڵ ئەو ئالمە و سالمەی کڕین و فرۆشتنی ئاپارتمانتێکە شقەی زۆر والحاصل عیمارەیە کە کردێ و فرۆشتێ و معاملە و ئیسیمارە و هەموو شتێکەکرێ یەک باندێک هەمووی لەسەر جاسو لەسەر خراپەکاری و چواشەکاری نەشقە هەیە نەعیمارە هەیە بۆ کڕین و فرۆشتن هەمووی لەسەر ئیسیمارەیە پارە ئەخوێنی پارە بدە پارە بێنە ئەمە کۆمەڵێک مقاولیتیایە خەڵکی لە سەفارەتەکانتیایە مدیری پۆلیسی تایە ئەمە هەمووی باندێکە ئەڕواویش و کاری خۆیەکە باندێکی تر لەولاوە مۆزەفێکی لە سەفارەی فەڕەنسیە کاکە 8,000 کڕۆن یا 800 کڕۆن بخرە حساب بانکی 200 دۆلاریش بدە ئێمە ویزەی شنگن و دووەرەگرین ئەچی بە فەڕەنسا کابراژە ئێوە بڕاڵت دەیەگەر 200کەشم فەوتا قەیچەکە تەجروبەیەکە بڕۆم 800 تۆ 800 ئەو 800 ئەو ملیۆن بە ملیۆن حرەکەت دەکا لەو بانقا و ئیشە ئەڕوا ئەم 200 هەموویە خوێچە جرفانی ئەویتر لەو لاوڵ مافقەتیان بۆ نەکرد باندێکی تر سەوت فرۆشتن ئەمە کە عەبادی هاواری لێ هەستە کابرا ڕۆیوە سەوتی داوە لە بەرەوەی لە ئوردون ئیتیفاقیان کردو ژێرزەمینی کاکە ئێمە دەنگ بۆ حەلبوسیە دەین باش ئەگەر دەنگتان بۆدا برە $1 ملیۆن لە ئێمە وەرەگرن ئەمە حساب بانکیتان $1 ملیۆن ئەمە دەنگەکەیەتی نووسەتی حەلبوسی کامێرەکەشی دەرناو ڕسمێکی گرتو خسوێتی سندوقەکەەوە
بۆیان نەنێرێتەوە بڵاوێکاتۆ کاکە ئەوە تا دەنگم بە حەلبوسیدا، ئەو دەنگم بە مالیکیدا، ئەو دەنگم بە هادی عامریدا، ئەو دەنگم بە ویتردا. لە ئەعلا سوڵتەی پەرلەمانی عێراقیە دەنگەکە ئەفرۆشێ. جاو فترەیەکی کە تەبعەن پارتی لێزانترە، فترەیەکی کە ئەوە من مردوو ئێوە زیندوو، فترەیەک کە شتێکی کە مۆدێلێکی تر دێتە پێشەوە ئەڵێن کاندیدی سەربەخۆ. هەر سەربەخۆشە بن فعلا ئەمانە سەربەخۆن، سەر بە حیزب هیچ حیزبێ نابن، ئیستیماری سەربەخۆ دروست دەکەن کاکەوە کاندیدی سەربەخۆیە. کاندیدی سەربەخۆ دێ انتخاباتە کرێ من و تۆ دڵمان پێخۆشە دێ کاکە بە ئەماڵ بژێنین سەربەخۆی برامن لە دزەکان نێولەمانیش نییە لەبەر هەڵسکارەکانی تر. دەی بام سەربەخۆیان هەڵبژێرین، سەربەخۆ ڕاتە پەرلەمان، سوێندی پەرلەمانەکە ئەخوا، دوای جەلسەی یەکەم دەنگەکەی ئەفرۆشێتەوە بە پارتی. پارتی $5 ملیۆن داتێ، کاکەی تر کە زانیت کاک جعفەر دەستی بەرز کردەوە جانایبیشت دەست بەرز کرد. کە بینی کاک جعفەرەوە مەشغوڵ و خەوی دێ و تۆش خەوت. پارتیەکان کە بینی مەشروعیان بە دڵنیەتە ئیدیمەکە توش تەواو سەوتەکە فرۆشایە بە $5 ملیۆن. واش نەزانن لە کوردستان ئەمەتان بۆ ناکرێت. برا ئێوە هەر کاندیدەکانی خۆتان کە تەماشایانەکەنەوە وایان لێ هاتووە. دکتۆرێک لە مەجموعی پیرەمەگرون لەو شوێنە سەحرایە، لەو شوێنە وشکە، لەو شوێنە داماوەدا داگیراوەی شارباژێر و دۆڵی جافەتی و مەحرومەکانی ئەنفال کە یەکێتیان بەخێوە کرد. هەموو داگیران هێنران بۆ پیرەمەگرون. پیرەمەگرونێکی وشک دەشتێکی بیابانی بێرون. لەوێ خەڵکە چەوساوەکە دکتۆرێکی ئاڵکەوتی کاکەم خۆم ڕەشەحەکەم بۆ پەرلەمان. بەڵێ باش سەوتیان پێدا ڕەشەح بوو دەرچوو ئێستا لە سلێمانی دانیش. ئێ باشە کاکە ژیان تۆ بۆیە ڕەشەحمان کردی لەگەڵمانە لەم خاک و خۆڵەیە بژی. نا پەرلەمانتار نابێ لێرە بژێ بێ بڕوا لە سلێمانی دانیش. ئێبرا بە ڕێزەکانم عەزیزانی من یەک جار بڕیار بدەن ئەمانە سووک و ڕسواکەن بەشداری انتخاباتەکە مەکەن. ئاخر ڕسوا بن، ئەوان ڕسوا بن، بەمە چاواشەتان نەکەن ئاخر ئەگەر ئێوە نەچوونان پڕیەکەنەوە لە تەزویر. پڕی کا پڕی نەکاتەوە ئیرادەی دینی خۆت، عەقلی خۆت، ئیرادەی بەشەریەتی خۆت و ئازادی خۆت مەکە ڕەکاسەی ئەوانە. هیوادارم خۆی پەروەردگار ئێمەش و ئێوەش سەرکەوتوو بکا و زیاتر هۆشیار بین، زیاتر خۆ ڕاگرین. برا خۆ ملیان نەگرتووی ئەبێ دەنگ بدەیت. هێشتا بێدەنگبوون بەدەست خۆتەوەی بەخوا بێدەنگبوونەکەش ناڵن چکە بزانە سەلمان حۆدەلەوە گیراوە کە بێدەنگە. هاتوون مۆبایلەکەیان سیر کردوتەوە سیرەکەن باشە سەلمان حۆدە تۆ بۆچی لە ماوە زۆرەیە یەک تەئیدی مەلیکن نەکرد، یەک قسە لەسەر حەمەی سەلمان نەکرد. ئەی بۆ مەشروعی نیوم بە باش نازانی، ئەی بۆ کردەوەی 3000 سینەما بە باش نازانی، هیچت نەکردووە. پێمان وتی دوعا بکە بۆ حەمەی سەلمان نەتکرد کەوا بوو لەسەر بێدەنگەکەت گیراوی. ئێوە ژەگەنە ئەو مەرحەلەیە ئەزانی چۆن ئێستا لە زۆنی زەردە لە مەنتقەی بادینانە خەڵک ڕسوا ئەکرێ سووکە کرێ لە بەرەوەی بێدەنگە. بە سووردەوردبا سەرکەوێ بەسەر زۆنی سەوزی شاوەندەی تر یەکێتی احتیواکە گۆڕانیش زەعیفە بێ ئەو بەڕاستی لە گۆڕان ترسە. هیوادارم هۆشیاری سیاسیمان زۆرتر ببێ، وەعیمان زۆرتر ببێ، بڕیاری خۆشمان لە دەست خۆمانایە. ئێستا کەس ئیجباری نەکردوین لەسەرەوەی کە دەنگ بدەین. با دەنگ نەدەین ڕسوایان کەین. باسێک دەربارەی ئەم هەڵبژاردنە فشەیەی کە لەسەری کەوتونەتە هەلەکە سەما دوور و نزیک هەمووی خۆی پێوە بە ئەدەن و کە گوایە ئەم جارە هەڵبژاردنێکی ڕاستەقینەیە، بەڵام دیارە ئەم جاریان لە هەمویان فشەترە، بۆیە هەموو لایەکیان زۆرترین نیسبەتیش درۆی تیاکەن. هەڵبژاردن گومانیتیانیەکە یەکێکە لە ئالیەتی گۆڕین لە سیستمی دیموکراسیە. ئەو کەسانی شارەزای سیستمی دیموکراسین بە خوێندن خوێندویانە یا لە ناویانە ئەژین وەکوانی لە ئەوروپا و لە ڕۆژئاوا بە شێوەیەکی گشتی ئەژین یا ئوسترالیا و یابان و ئەو شوێنانەکە انتخاباتیان تایە و پەرلەمانیان تیا هەڵبژێرێ. پەرلەمان دەسەڵاتی باڵای وڵاتەکەیە، دەستور لە پشتەوەیە. سەرۆرەتی دەسەڵاتی باڵای هەرە گەورە بۆ دەستورە، دوای ئەو بۆ پەرلەمانە چکە پەرلەمان نەتوانێت یاسای تر داڕێژێ لە چوارچێوەی دەستورە. دەستور لە وڵاتانە محاسەبەژەکە، هەروەکو کە ڕێسا و یاساش داڕێژێ.
لە وڵاتانش کوتلەکاری هەیە حکومەت تەشکیلە بێ بەهۆی ئەتیلاف یا پێشتر ئەتیلافی چەند حیزبێکە بۆی بچنە سەر حکم بیبنەوە حکومەت تەشکیلکە. کوتلەکان پاک و بێگەردن لە بەرچاوی خەڵکی بە بەرنامجەکانیان ئەچنە پێشوو. پێشتر مناقەشەی بەرنامجەکانیان ئەکرێ، زۆر جار ئەوان ڕەواج بە بزاوت و بۆچوونی خۆیان نەدەن یا بە پلان و بەرنامەکانیان نەدەن کە ئێمە ئەمانە تەطبیق بکەین. ئەو کەسانش کە خۆیان هەڵەبژێرن کاندی دەبن ئەوانە وەکو هێلکەی کوڵاوی پاکراو لە بەرچاوی خەڵکەکە ئاوا بن. خاستەن ئێستا کە فەیسبوک هاتۆتە پێشوە، فەیسبوکیان هەموو فەحسە کرێ. ئایا قسەیەکی کردووە ڕەگەزپەرستی دیاوێت؟ قسەیەکی دژی ژن کردووە وەکو عونسوری ژن؟ قسەیەکی دژی مناڵ کردووە؟ یا ڕۆژە لە ڕۆژان تەئیدی کوشتنی معاوەقی کردووە کە نازیەکان کردویانە؟ یا دژی ئەجانب بووە؟ یا 25 ساڵ لەمەو پێش خۆی دزیوەتەوە لە زەریبەیەک بۆ نمونە 25 ساڵ لەمەو پێش ئەگەر یەکێک سیارەکەی مخالیف ڕاگرتوێ و غەرامەی بۆ هاتوێتەوە نەیدابێ بۆی دێنەوە پێش. لەبەرەوە هیچ شتێکیان لە بەرچاو نابێ ئەهێنەوە پێشەوە چ مخالەفاتێکیشی کردووە بێ دیفاع لە خۆی بکە ئەنجا لە حیزبەکەشەوە هەڵەبژێرێ بۆی دوایی خەڵکەکە هەڵی ببژێر. لە وڵاتی ئێمە و گەڕەلاوژەیانە نی گەڕەلاوژە هەیە و ئەمە نییە ئەم شێوازە. بۆیە لە ئەندۆنیسیاوە هەتاکو ئەگاتە مەغریب پەرلەمان ئالیەتی گۆڕانکاری نییە. باشترین وڵات کە بەحساب باشترین طبعا لە ئەو سیستمە کە تەطبیقیەکە مالیزیا و کوێیت. کوێیت لە زمانی ئەمیر جابرە بە نوکە قەڵەمە پەرلەمانی حەل کرد. ئێستا لە مالیزیا حالیەن انتخاباتە، مەهاتیر محەممەد دوای 32 ساڵ لەسەر حکم بوو، ئێستا هاتۆتەوە پێشەوە لە عمری 92 ساڵیە منافسەی نەجیب عەبدوڕەزاق کاتوو کە خۆی هێناوێتێ پێش. لەگەڵ خەسمەکەیە یەکی گرتووە کە ئەنوەر ئیبراهیمە، ئەنوەر ئیبراهیمیشی خستۆتە ژوورەوە بە تۆمەتی هەتی و بازی سەر لەگەڵ حیزبەکەی و لەگەڵ خێزانەکەیە ڕێکەوتنی سیاسیان کرد. لە مەغریب دادوگەشایە حیزبی دادوگەشە بە ڕێزێک سەرپەرشتیەکە ناوی بن کیرانە. وەختێک ئەم حیزبە دەرچوو یەکەمی هێنا سەڵتێکی زۆر بنکیران هەیکەلی حکوومەتەکەی تەشکیل کە پیاوێکی زۆر بە ڕێز و داعیەکی بە ڕێزی زمانزان و مؤدەبی بۆ دانا ناوی سەعدەدین عوثمانیە. بە خزمەتی گەیشتوم لە هۆڵەند. بەڵام مەلیک ڕازی نەبوو ئەمە بکرێ بە وەزیری خارجی. ڕازیش نەبوو تیایبێت لە تەشکیلەی حکوومەتەکە. کەوابوو پەرلەمان قیمەتی چی بوو، حکوومەتیش قیمەتی چی بوو کە مەلیک بە تەنیا تەحەکوم لەم ئیشەکە. ڕئیسی حکوومەتی تەشکیل کرد بەبێ سەعدەدین عوثمانی. باش ماوەیەک مەلیک ڕئیسی حکوومەتەکەی لابرد، هەر خودی ڕئیس حکوومەتەکەش بنکیرانی لابرد. ئەو سەعدەدین عوثمانی کە قبوڵی نەبوو بە وەزیری خارجیە بێ ئەوی هێنایە و کردی بە ڕئیسی حکوومەتەکە. ئێستا ئەو ڕئیسی حکوومەتە لە مەغریب. لە فترەی مەلک حوسێنیشە چەندین حکوومەت هاتوو ڕۆشتون و کەباریتی تەشکیلی کردو ئەو ڕۆشت و ئەویتریان هاتوو نازانم چێ ڕۆشت و بە مزاهرەیەک وەکو زمانی مەلیک لە عێراقا بە مزاهرەیەک حکوومەتێک لە چوو مەلیکی شەمایە دەسەڵاتی شەر بۆ ئەوانە کە بوو گۆڕانکاری لە وڵاتی ئێمە ئالیەتی گۆڕانکاری بریتی نیە لە بەرلەمە. هێزە گەورەکان ڕموزەکان دێنن یانگەێنە سەر حکم، دوای ئەم لفلفیان بۆکەن بە خەڵک و واجیان بۆ دروستەکەن و شەرعەتیەکی مزەیەفیانە دەنێ کە دوایە انتخابات هەیە و پەرلەمان هەیە و ئەم جۆرە شتانە. پەرلەمانی کوردستانی شتان بینی خۆی بیرتان دێ. پەرلەمانی کوردستان هیچ نەبوو، بۆ این باخێکی ئاوریشم بوو مەسعود بەرزانی کردێک گردنی دوای فڕێدا و دوای کورد پەرلەمانەکەشی هەڵۆشان. ڕئیسی پەرلەمانیش ئەو گۆڕانە بە قووەتە بەنەوشیرۆ مستەفاش و نەیتوانی دکتۆر یوسف بخاتەوە جێی خۆی هەروی بە بۆ هەولێر لەبەر ئەوی کە ڕێگال لێیەگرێت لەم گۆڕانکاریە هێزی بازوو شەقاوەکانە. نابێ گومانمان لەوە هەبێت کە پەرلەمان هێزی گۆڕانکاری نی. ئەو ئالیەتە لە کوردستانی ئێمانی ئێستای عێراق تەماشاکە. ئەم انتخاباتە ئێستا بۆ پڕکردنەوەی 329 ئەو 328 کورسیە. 44یان بۆ کورد کەرکووک حساب ناکرێت نابوو بە 56. لەم 44
جاری پێشوو طبعا زۆرتر بووین پەرلەمانی کوردستان قەدری زۆرترە بوو مەسعود بەرزانی کە هات بۆ بەلچیکا خەڵک ئیستقبالی کرد وەکو ئەنگەلا مەرکل کە ئیستقبالە کرد بەڵام قیمەتی نەما نە پەرلەمان و نە ڕیاسە و نە هیچ شتێک لە کووردا قیمەتی نەما ئێستا کوردەکان کە ئەڕۆن بۆ وێ ئەو ساکە بۆ نمونە یەک گرت و لێبوو 5 کورسی هەبوو بە تەنیا بۆ خۆی خوێند بەڵام پارتی وێچێتی نفوز بوون وەرە وێچێتی 13 کورسی هێنابوو ئێران بۆی کرد بە 21 بەڵام نفوزی هەردوو لایەن بە قووەت بوو على الأقل وەکو ئەو کاتە گۆڕان لەگەڵیان نەبوو بەڵام ئێستا گۆڕان و کۆمەڵ و هاوپەیمانی بوون بە یەک و یەکگرتوش لەگەڵ بزوتنەوەیە بوو بە یەک کە کورسی هەیە پارتی وێچێتی شەرۆک و کەروێسترەکەی جاران یا وەکو سەگ و گورگەکەی جاران لیستێکیان پێکێناوەتەوە هەمان کەوتونەتەوە سەر هەمان کەلاک ئەیخۆن ئایا گۆڕانکاری لە بەغدا پێمانە کرێ گۆڕانکارەکان لە بەغدا ئایا بەچێ ئەکرێن بە زلهێزەکانی کە ئێران تەشکیلی کردوون 64 میلیشیا هەیە 44یان سەر بە ئێرانن بەبێ مناقەشە ئێرانی شتێکی داونەتی ئیمکانیەتی داونێت لەبەرەوە خەڵک کە هجومی کردە سەر نووری المالیکی بۆ اعتیباری ڕەمزی ئێران و خستیان نەشیهێت طبعا نەشی هێشت بکرێت حەسانی دیبلۆماسی داوەتێ لە ڕێحەزی جمهوری نائیبی ڕێز جمهور ئەگەر نووری المالیکی نێنەوە ئەوە من عامریم بۆ هێنانە پێشەوە هادی العامری لەبەرەوە ئێران بەدیلێکی تریشی هێناوە مەیوسیش نییە لە عەبادی هەیە نووری المالیکی هەیە هەرێکە بە کوتلەکانیان هادی العامری هەیە حیکمە هەیە الحەکیم هەر خۆشیان مؤسسەکە هەر لە سەرەتاوە مەجلیسی عەلا ئێران دروستی کردووە دوای منەظەمەی بەدر لەمانجا بۆ منەظەمەی بەدر عامریە کوتلەی سەدریش هەیە کەوا بۆ ئەم کوتلانە لەوێ طبعا کە ڕڵێن کوتلە ئەمانە ڕئوسێکن لە ناوەوە زیاد لە 170 کوتلەی تر هەیە کە لەگەڵ ئەمانە تەشکیل بوونێت کوتلەی سەرکەوتن و إصلاح نصر إصلاح عبادي كتلي فتح هادي العامري كتلي حكمة هي حكيم كتلي دولة القانون النور المالكي وكتلي مقتدى صدر استقامينا كأولا قال ليبرالي وتشبي ولا قال هم أنا تشكيلي كردو الله حكمتي شي تەکنۆکرات دروستەکەین و وعدیشی داوە کە هیچ کەسێک لەوانەی پێشتر لە پەرلەمان بوون یا لە حکوومەتا بوون نایان خاتۆ جێخۆی کەچی ئەوانەی ئێمە ئەڵێ وعدم پێ بدەن سەوتم پێ بدەن ئەوەی کە تەنفیزم نەکرد بوو بۆتانەکە 4 ساڵی ڕابردوو نەیتوانی ساڵە ماشەڵڵا مەشروعەکەم هێشتا ماوێتی تەکمیلە بکرێت دیارەمە بەسی مەشروعەکەی خۆیەتی کە پارەی زیاتر دەستکە کوتلەی سونیەکان هەیانە وەکو خۆی ماوەتەوە سليم جبوري صالح مطلق وإياد علاوي ائتلافي عراقيان هبو عربيان ويسا ائتلافي وطني هروك خويتي ومجموعات تكتلاتي التري لقلها متحدون من أجل إصلاح أسامة نجيفي وأثيل نجيفي براي أما نجمعونتو بنجاو شش تكتلي تريان لقلها لقل خميس الخنجر كا يشكل سرما دارة كان عراق هل يشكل معنا تشكيلات كتلي قوريان هي اسمها حوت كتلي قورة چێ لە بەرامبەریا کوتلەی کوردستانیەکەیە پارتیەکێتی کوتلەیەکن هاوپەیمانی و گۆڕان و کۆمەڵ کوتلەیەکن بزوتنەوەی ئیسلامی و یەکگرتوش کوتلەیەکی تر بە سێ نەغمەی جیاوازە چنە ئەوێ ئەمە ئەگەر شاسوار عەبدوڵواحیدیش لەوێ دەنگ نەهێنێ یا خەڵکانێکی تریش کە زەحمەتکێشانە سۆشیالیستە خەڵکێکی تر کەوا بوو ئەوان کە 5 کوتلە نەما 5 نەفەری ترە ڕۆن لە بەرامبەر ئەوانە لەوێ شەڕە چەلحانەیەکە هەمووی دەبابەکان و مدەڕعەکانی خستۆتە ئەولاوە هاتۆ بە ئوسلوبێکی مەدەنی چونکە قەراری عراق دەرچوو محکەمەی دەستوری هەر کەسێ میلیشای ببێ نابێ بێ بە حیزبی ڕسمی و نابێ بێتە ناو ئینتیخابات ئێوتیان باش بەسەر هادی العامری و خەزعەلی و ئەبوو مەهدی مهندس و ئەبوو خەنجەر و ئەبوو پلایس و حەسەن ئەبوو پلایس و جەماعەتەکە هەمووی هاتن مدەڕعەکانیان و دەبابەکانیان ئەسلحەکانیان هەمووی لەوێ داناوەتی کاکە عەبادی جەنابەت بە صیفەتی وەکێڕ قائد القواتي همو عراقي وإما ليو دامان ناو بي زحمتو جل عسكري كان ماشون ليو دانا وهريكي بوين باخي شاوري شمان لبركتو واحدوين فرمونا ما بنسنو دين بو انتخاب
ئەمەش کوتلەکانە. زەمەنی ئینتیخاباتەکە کەیە سەیری ئەم زەمەنەکە اختیار کراوە برایان بەڕێز ئەبوایە مانگی 9 2007 بکرێ مانگی 9 2007 ئەمریکا وعدێکی بە عەبادیدا ئەگەر عەبادی تۆ بێی لەگەڵ ئەم تەشکیلەی ئێمە بی ئەوەندە بە ئێرانەوە نەلکەی نەبی بە پیاوی ئێران ئێمە تەعمد دەکەین وتی باش چیم بۆکەن لە بەرامبەرە لەگەڵ ئێران مەبە نوورالمالیکیش ناڵین بێتەوە سعودێت بۆکەینەوە سەر دەخەین بەسەر تەنزیمی دەولەیە کوردەکانیشت بۆ نابوو دەکەین حدودی عێراق مێکێتەوە بەردەستت ئەنجا ئینفتاحێکی زۆرتر لەسەر ئەمریکا لەسەر ئەوروپا لەسەر تورکیا لەسەر ئیسرائیل لەگەڵ پارتی شاتوانی دوای ڕێبکەویت دەعمێکی نێودەوڵەتی غایە دەرەجە زۆریان پێدا هەتاوەکو مۆسڵی گرتەوە 33,000 کەسمی مەدەنی لە مۆسڵا کوژرا بۆ ئەم پرۆژێ سەرکرد بۆیە تێلەرسۆن بە مەسعود بەرزانی و کاتی ڕەفراندۆمەکە نییە یعنی ئێمە ئەمانە ئەم بڕغووە بێنینەوە دەرەوە لە سیستمی ئێرانی ئەمانە عەبادی ببینەوە تۆ هیچی پێ ناکرێت بەس عەبادی پێیەکرێ لەسەر مستەوایەکی تر لەبەرەوەی ئەمانە ئەو ساحەیە بکرێتە بەردەستی عەبادی زەربەی یەکەم تەنزیمی دەولە هاتە پێشەوە ئیتلافی نەسری دروست کرد گەورە زەربەی دووهەم هات لە 16 ئۆکتۆبرە بەرامبەر بە کوردەکان هەموو ئەو ناوچانەی لفلفە کرد و هەمووی بەبێ شەڕ تەسلیم کراو ئەوانەی ئێستا ئەڵێن دەنگمان بدەنێ دابڕاوەکان بێنینەوە ناوچە دابڕاوەکان پێشمەرگەی لێبوو دەبابەی لێبوو متەڕایی لێبوو ئیمکانێتی عەسکەری لێبوو کاکە باڤێڵ بە ئیمزایەک تەسلیمی کرد باڤێڵ و هادی العامری هیچ سفەتێکی ڕەسمیان نەبوو بەڵام ئیمزایان کرد ئیتیفاقی خۆ لە 150 باشوور فەرموو بە کاک قاسم سولەیمانی بە دیارمان وەستاوە بۆ ئیمزاکردنەکە چێ خاوەن هێزە ئەوانەی خاوەنی پەنجە مۆرەکەن یا ئەوانەی خاوەنی مۆرەکەن ئەوی خاوەنی پەنجەیە یا ئەوی خاوەنی مشتە عەقڵی خۆتان بۆ خەفیفەکە دینی خۆشتان بۆ زەعیفەکە اختیاری زەمان اختیاری مەکان اختیاری حاڵەتەکان هەموویان بۆ عەبادی هەڵبژارد تێلەرسۆنی شەڕەشەکەیدا بە مەسعود بەرزانی کە نەیکەی بەڵام ئەو کە کردی بۆیان نابوت کرد و یەکسەر فڕۆکەخانەیان داخست حدودیان داخست منافع حدودیان داخست دوایەوە ئەگەر بۆی بچوایەتە سەر هەولێریە گرت بەس هەولێر ناکرا بیکرێ خەڵکی وەزانە لەبەر نۆفلای زۆن نەیگرتو بەڵام ئیتیفاقێکی تری مسباق هەبوو کە نابێ بیکرێ لەبەر ئەمە حسەی ئەم وڵاتانەیە کە باسم کردن ئەمریکا ئەوروپا تورکیا ئیسرائیل ناشێ ئەلێرا ئەم زۆنە زەردە بکەوێتەوە بەردەستی زۆنی سەوز واتە ئێرانیزمەکە ئەوەش ململانەیەکی ترەکە بەو شێوە کرا ئەوەش دیسان ئێمە لە کات هەڵبژاردنەکەشە هەر شکستمانیان ناوێ ساڕۆینە بەغدا چیەکەین بە لە تووپەتی ئەوەندەیان دژ بە یەکتر وتو ئەیڵێن بەردەوە هەر کەسێکی ژەچێت لە کاکە من موچەکەدان بۆ مسۆگەرەکە ئێ موچەکە بە چی مسۆگەرەکەی تۆ گەر مەشروع و تەقدیمت کردە برا من 7 ساڵ لەمەوە پێش مەشروعێک پێش سجن مەشروعێکم بە ناوی ڕوتی ئیسلامیەوە تەقدیم کردووە تەحەداتانەکەم وەکو ئەو داڕێژ من نەشم وتە وەڵا خاوەنی مەشروعێکم جۆڕ دوومە ئەمە ئیقتراحێکی خۆمە لە خیبرەی خۆمەوە مێ ئەم مسوەدەیە داڕێژم بووی کۆمەڵە خەڵکی مناقەشەی بکات خەڵکێکە لە دەنگم پێ بدەن موچەکانتان عایدی ئەخر موچەکە لە چۆ دێنی ئەگەر بانقە و دەرگاکەی کراوەتە خۆرەوە تۆ نەکراوەت ئەگەر وعدیان پێداوی بیرە نەوتێکت بدەنێ و تۆش بیفرۆشیتەوە بە شەریکاتی زەڵمای خەلیلزاد برا پارتی 7 شەریکەی زەبەلاحی گەورەی عالەمی لەگەڵایکە نەوتەکەیدات ئێستا نەرویج لە 157 پترۆلی تاوکی وەرەگرێ چاوەڕێکە تۆ سەرکەوی بەسەر پارتیە و عەقدێکی تر لەگەڵ ئەو ببەستی کە ئەو لە 157 وەرەگرێ چۆن ئەم ئالمۆسالمێت لەگەڵەکە ماوە لە پارتیە لەسەر حکوم بمێنە لەبەرەوە ئەو کەسەی وا ئەزانێ بە کارتێکی ئینتیخاباتی پارتی لا ئەدا خەونی حوشتریش نییە کە ئەیبی زۆر بە هەڵەدا چوو پارتی وێچێتیش وەکو حیزبی بەحسوان ئەڵێن بە خوێن هاتوون بە خوێن ئەڕێن وەکو قەزافی وەکو عەلی عەبدوڵڵا ساڵح وەکو هەر دیکتاتۆرێکی تری جیهان
لە وڵاتە داما و منکوبێ سەیرەوە بوو بەڕێزێک پەیوەندی پێوە کردمەتی وەڵام من مدیری یەکێک لە شوێنی دەنگدانەکان بوو کاتێکم زانی کۆستەرێک هات و یەک کۆمەڵ خەڵکی یەزیدی لێدا بەزین هەموو بە کراس و شڕاڵ و سمێڵی گەورەوە هاتن وتیان وەڵا ئەمە هاتوین بۆ دەنگدان باشە بە خێر بن سەرچاو دەنگتان ناوتان لێرە هەیە بەڕێزان وتیان ناوەڵای من ناومان لێرە نییە ناکرێ کەوا لێرە دەنگ بدەن بەرەوەڵا بێ هەر دەنگ بدەین چۆن نەکرێ ئێوە بەم کۆستەرەوە هاتون جا سەعات چەند 4-5 ئێوارە ئێمە بەم کۆستەرەوە دیارە ڕۆشتون بوو کۆمەڵە بنکەیتر بەو شێوەیە کە ڕۆشت وە سووریشن لەسەرەوەی کە دەنگەدەن چەند پاسی وا بەکرێ گیراوە چەند کەسی وا بە چەپک خسوێتە ناوێ ئەوە با بڕوا فەزاحەتێکی زۆر گەورەی دەرکرد و هەمووی فشە و فیشاڵەکانیشی زیاتر کرد و کەسیش متمانەی کورد خۆشی متمانەی بە ڕاپرسیەکەتان نەبوو با لەم فشەیان گەڕێن چونکە هەر شتێکی زۆر بەتاڵ دەرچوو و ئافرینیش 100 ئافرین بۆ ئەهلی هەڵەبجەی جوامێر و بە شەرەف و ڕێک و پێک کە ڕەدیان کردەوە لەبەرەوەی کە مەسعود بەرزانی بڕا بۆ قەزا و ناحەکان بگەڕێ بەڵام نەتوانێ بێ بۆ هەڵەبجە هەڵەبجەی کردو بە محافظە بەڵام لەسەر وەرەقە کردوێتی بە محافظ نەمیزانێ نە هیچ شتێک ئەویش حکومەتی بەغدای حراجی کردن کە نووری المالیکی وتی هەڵەبجە پارێکی بڕیەوە بۆ هەڵەبجە و دوایی وتی هەڵەبجە شەکەین بە محافظ ئەمان بە پەلەپەل فریا کەوتنە ژنا بە تەمابوون کۆیە یان دیانە بکەن سۆران بیکەن بە محافظ ئێستاش ئەوە پیاوەتیەکە دەنەوە چاوەڕێژەکەن خەڵکی هەڵەبجە هەروە بە ئاسانی بێ بڵە وەڵا فشەکەتان ڕاستە و ئەوە تەصدیقمان کرد هەڵەبجەیەکی دیندار و بە شەرەف و جوامێر بەهەرحاڵ 100 ئافرین بۆ ئەهلی هەڵەبجەی جوامێر بە هەموویانەوە ئەوانەی کە نەچوون بۆ دەنگدانەکەش ئەوانش کە بە نەخێر پڕیان کردوت 100,000 جاریش دیسان بۆ ئەو شوێنانەی تریش کە تەئیدیان نەکرد و زانیان ئەم فشەیە هەر بریتێ لە گاڵتەکردن بە ئاقلی ئەو کووردە لە کاتێکە کە ڕۆشنبیری کورد 100 ساڵە لە ڕۆشنبیریەکی مۆدێرن هاژی ناشکرەیەکی لە قەبیلەیەک و بێ هەڵمان خەڵەتێنە جارێکی تر بەهەرحاڵ ڕاپرسی تەواو بوو 25 نۆشتەوە بوو هەڕەشەکانی بە دوای خۆیان هێنا گشتپرسیەکی یەکلایەنە یەک کەسی شپرز و شەپڕێ و بە دەردی هەولێریاڵێ پڕتەزویر هەمووی تەواو بوو کرا خاڵێکی تر دوای کە زانیمان پەرلەمان ئالەتی گۆڕانکاری نییە زانیمان کەوانە هەمووی کوتلەی زەبەلاح و گەورە گەوریان دروست کرد و هەمووی ئیمکانیاتیان بەدەستەوە شەریکاتی نەوتیان بەدەستەوە هادی العامری پێش ئەوەی مووسڵ بگرنەوە هێشتا شەڕەکان لە قەراغی مووسڵ بوون ئیتیفاقی لەگەڵ شەریکی فەڕەنسیا کردبوو کەنەوەتەکە لێوە دەرهێنرێ و بە ئیمتیاز لەگەڵ ئێرانە پارەکەش بۆ ئەمان دێت و ئەم ڕۆژکەشف بوو کە بە کارتۆن ڕسمی کارتۆن لە حدودەوە هات لە ئێرانەوە ڕسمی هادی العامری لەسەر بوو زەمەنە العێراقەکەی لەسەر نووسرا بوو لە ژێرەوەش هەمووی سەفتە دۆلارەکانی دێ بزانین ئەوەندە عاقڵمان بەسیط کەن و ئەوەندە چەواشەکارانە لفلفەی سەرمان بدەن و هەڵمان خولێنن وەڵا ڕۆین دەنگە دەین بە پیاوچاکان بۆی بچنەوێ پیاوچاک چییە؟ محسن عەبدولحەمید 2 دکتۆرای هەبوو خستیانە ژێر بێ هەر بە عەمدەن 20 دقیقە قاچی لەسەر سەری ڕاگرت بە پۆستاڵ کامەیە خەڵکی قەداسە دەخوێنێتەوە خۆمانە حیزبی داعوان حیزبی داعوا لە پەنجاکانەوە دروست بوو محمد باقر الصدر بحري علمي شرعي مفكرة فيلسوفة منظرة أما أو حزبي تشكيل كردو إسام حزبه بدو بالرون نور المالكي مسؤول عبادية بلام صاحب دولة القانون عبادي صاحب سركوتنك ختي أمريكي أما إيرانية أو ختي هردوكشان ياك حزب تو سيري مع المسالمة عندي همو كسا قزاني إيش كاجقل كرد وسني جارە کورد هەر تەمان لە دوای سونیەکەشەوە سونیش بەشی خۆیان توانێیش هەمویان فێڵ لە ئەمریکاشەکەن گرێوی ژەبنەوە پارەی سعودیەش وەرەگرن سعودی ئیشی بەوە چییە قونسولگەریە لە نەجەف بکات غێر بۆ دۆشینی سعودی دوو تەیارە دوو فڕۆکە یعنی بڵێن دوو سەفەری گەشتی ئاسمانی بکرێت بۆ سعودیە و عێراق لە قازانجی عەبادی ئێمە تەمەنا نەکرد عێراق تەمەنایە کرد لە زەمەنی مالیکییان ویست بەس لە حدودی بەڕەکەش بکرێتەوە ناکرای کەوابوو نە پەرلەمانی عێراقی ئای کوردستان نە پەرلەمان ئالێتی گۆڕینە نە دەرەقەتی وەکوت لە کارە گەورانە دێن کە دەبا بۆم دەڕەکانن خسۆتە ئەولاوە هاتوون جا کابرایکی ئیسلامی داما و
لە مزگەوتەوە ڕۆیشتوونجا هەڵە پەڕە سەوت ما بۆ بدەن ئێمەی مسلمان ئێمەی دڵپاک ئێمەی دەستپاک ئەمە شاهیدیدانە بۆ قیامەتتان ئەگەر سەوتان بە ئێمە نەدا گوناحبارە بن تۆ چیت پێکرێ برا بزنسەکەی خۆت بە ولاوی چیترت پێ ناکرێ ئەوش لەبەرە بۆیان بڕیویتە تۆ ژنا موچەی حتا گەرناندایەتی خۆ نەدەتوانی وەریگری غەش و تەزویرەکە ئەنجا ئەو کەسانەی کە دیسان هەڵمانە خەڵەتێنەوە کە گوایە غەشی تیانیە و ئەمجارە ئیمکانێتێکی خەیاڵی بۆ سەرف کراوە و 600,000 ئامێری انتخاباتی هێنراوە 100 ملیۆن دۆلاری تێچووە لە کۆریا تەبعەن هێناویانە ئەنجا سێرڤەرەکەی خەمتان نەبێت لە قوبڕووسە جا سەیرەکە ئەمەیە یەکێکە ناوی حاکم زامولیە حاکم زامولی شیعەیە لە پەرلەمانی عێراقا مەسئولی لیژنەی ئەمنیەت و بەرگریە ئەم پیاوە تەسریحێکی داوتی ئەبێ زۆر بە حەزەر بن لەوەی کە هجووم نەکرێتە سەر مرکزی کۆمیسیۆنی باڵای انتخابات لەلایەن حەشدی وەحشی یان لەلایەن تەنزیمی دەولە لەبەرەوە نەسیحەتی تەمە ڕاوێژکارەکان ڕاوێژکاری دەرەچی و ناوەچی جا لەگەڵ هەموویان ناتەکە هەمووی مرکزی بڕواتەوە بۆ قوبڕوس لە قوبڕوس بۆ ئەم جارە ئیسرائیل تەحەکومی تیا یا ئەمریکا یا ئەوروپا هەموویان بتوانن تەحەکومی تیا بکەن خۆیان ئیعلانی بکەن یان لە نەتیجا بڵێن وەڵا پێویستی بە فەرزی دەست هەیە بۆی تەزویراتەکان بڕۆ خۆیان لە کالیفۆرنیا وایان کرد لە کاتێکا کە جۆرج بۆشی کوڕ هاتە ناو انتخاباتەکە و احتیمالی ئەوە بوو سەر نەکەوێت لە کالیفۆرنیا بەدەستی جایان کردەوە هەمووی ئەو کەسانی وا ئەزانن و فریومانەدەن بۆی کە گویا تەزویری تیان نییە بەڵێ لە خوارێ تەزویری احتیمالی تەزویر کەمە زۆر کەمە هەیە چکە ئەشێ بە وەسڵەکەش تەزویر سەود بدا ئەشێ بە کارتەکەی خۆشی بیت ئەشێ سیم کارتەکەی کە کراوە طەبع کراوە وەکو ئەوەی ڕابردوو پارتی هێنای لە ئێرانەوە تەنانەت نووسرا بوو تەوەلود غێرە نووسرە بە کوردی نووسرە ساڵی لەدایک بوون ئەویان نەگۆڕی بوو فەزح بوون بۆی کەوا لە ئێرانەوە هێناویان سیم کارتەکەی کە پێوەیەتی لە خوارێ طبعا برای بەڕێزیشمانەیە کە بۆ منی هەموو شەرح کردوێتەوە کە لە خوارە چۆنە و چۆن ئەکرێ و دەستگاکە خۆی چۆنە جگەلەوەی لە ئینتەرنێتیش بینیمانە و متابعمان کرد لە خوارێ احتیمالی غەشەکە کەمترە بەڵام یەک طبقە دوو طبقە سەرکەویتە سەروتر احتیمالەکان زۆرتر بوونێت غەشەکە لەوێ واکرێ فێڵێکی تری قانونی زۆر خراپەکرێ ئەوش کە خودی سیستمەکەی کە پێڵێن سیستمی سانتلێگۆ سیستمی سانتلێگۆ ساڵی 1910 دروست بوو 1950 لە نەرویج و سوید تەنفیز کرا ئەم پیاوە خۆی ناوی ئەندرێ سانتلێگۆیە عالمێکی ڕیاضیاتی فەڕەنسی عالمی ڕیاضیات مامۆستای ڕیاضیات علاقەی بەسەر سیاسەت و کتلەکاری و جۆرشتانە شۆنی بەڵام ڕێسایەکی داڕشت بۆ ئەوەی حیزبە بچووکەکان هەڵ نەلووشرێن چونکە سیستمەکە وا بوو چۆن لە عێراقی شاوا بوو لە کوردستانی شەروەها حیزبە گەورەکان قانونێکیاندا ئاڕشت ئەیانوت ئەگەر حیزبە بچووکەکان ئەوەندە نەهێنن نابێ ببن بە ئەندام پەرلەمان بۆ نمونە بیرتان دێنمەوە لە 5/92 کە یەکەم انتخاباتی کوردستان کرا پارتی وێچێتی و بەرەی کوردستانی مسەیتر بوون تەعلیماتەکەوان دایانڕشت بوو بزوتنەوەی ئیسلامی وتیان 5 کورسی نەهێناوە لەبەرەوە نابێ بێتە پەرلەمان سەوتی ئەوانی تریش چوو بۆم دوو گەورەیە وتیان 50/50 تەشکیلیەکەی دوایی جەلال تاڵەبانی پەشیمان بۆ وتی ئەگەر ئێمە ڕێگامان بدایە بزوتنەوەی ئیسلامی بهاتایەتە ناوە وەلەو 5 کورسی بوو ئەو کاتە سۆشیالیستی ژەهاد ڕەسوول مامەند بوو ئەو کاتە و زەحمەت کێشانیش قادر عەزیز قودرەتی زیاتری هەبوو ئەو کاتی توانیان زۆرتر بوو ئەم حیزبە بچووکانە لە ناو لانی کەم 10 کورسیانە بوو بەم 10 کورسیە پارسەنگێکی پارتی وێچێتیان ڕاگرت ئەمە مەشروعێک تەقدیمەکە مؤیدینی هەیە ئەو معارضینی هەیە ئەم 10 سەوتە لانی کەم هەشتیان بڵین تەئیدیە معارضەکەی کردیان مؤیدەکان یەکرد و شتێک لە تەوازوناتێک دروستە نەکەر 50/50 کە بڕوە ئۆه مشەڕی ناوخۆی و 36,000 پێشمەرگە کوژرا لە نێوانی پارتی وێچێتی ئەوانەتان بیر نەچێتوە خۆ ئانە ئێستا بۆین باخیان بەستووە هەر ئەوانن کە ئومەرای حەرب بوون لای پارتی بنیا لای یەکێتی ئەم سیستمە ئەڵێ
ئەم سیستمە لە جیهانە طبعا ئاوایە 3 5 7 9 ئاوا تەقسیمەکرێ بۆ نمونە مەسەن یەکێک 20,000 سەوتی هێناوە تەقسیمەکرێ بەسەر سەیە هەمویان متفقن تەقسیمەکرێ بە سەیە بۆی بزانن چەند مەقعدی بەرەکەوێت ئەو تۆزە معقدە طبعا خۆی دیموکراسیەکە خۆشی هەر معقدە انتخابات معقدترە و ئەم سیستمەش سیستمی شەڕەپاڵ و دزینی سەوت و گوێکردنەوە و ئەمانەش خۆی حربێکی گەورەیە لە نای بۆیە بەڵام معركة الانتخابات خۆ بە هەوانتە پێناڵە معركة الانتخابات بۆی پێویستە و کەسانە زۆر باش سەر دەرکەن ئەو کوتلە گەورانە لە عێراقا ئێستا وایان لێ کردووە لە جیهانە بوو بە 1.4 بەڵام سەر نەکەوتۆ زۆرتر کەچی کوتلە گەورەکانی عێراقی بەغدا وتیانە بێ 1.9 بێ یعنی هەر کەسێک 1.9 سەوتەکانی ئەوەندە نێنات سەوتەکان کە تەوزیع بن بەسەر 1.9 ئەگەر نەیتوانی کورسی بێنێ بۆ نمونە بڕیار دراکە ئەبێ 9,000 سەوت بێنێ ئەگەر ئەو 8,500 هێنابوو نابێ بە ئەندام سەوتەکەی بۆ چوەڕوە 8,500 بۆ کوتلەی گەورە بۆ نور المالکی یا بۆ عەبادی یا بۆ ئەوانی ترە یعنی سەیری ئەم چاواشەکاریە بۆ شتێکی زۆر سەیرە تۆ خانمێکی بەڕێزت هەڵبژاردووە لە سلەیمانی کەچی سەوتەکەت نەماوە لەوێ لەبەر ڕۆیەوە بۆ کوتلە گەورەکە لەو لا سەیرەکە وڵاو نوری المالکی پێدەرچوو ئەو سەو مەجموعە سەوتانەی بۆ خانمە ڕۆیوە چوە بۆ ئەوێ ئێڵەی کوا سەوتەکەی من وڵا سەوتی تۆ بەداخە بوو بە سووتوی جگەرە بۆ توێکڵی پیاز ئێتو ئاگاتە لەم حیلە و حەواڵانە هەیە چۆن نەکرێ ئەوانەی سەرە کە بەشدارن لە انتخاباتەکە هەندێک لەوانە هەراوەش ئەو بیری لێ ناکات تۆ نایزانێت چکە مهم ئەوەیە بگاتە ئەو بیزنسە ئەو ئیتیفاقاتانی کە کردوێتی خاڵێکی تر ئەوەیە کە ئەم خەڵکە بۆچی کەوا بوو خۆیان هەمویان هەوڵەدەن بۆ ئەوی بگەنە ئەو شوێنە لەبەر پارە سەیریکەن مشعان الجبوری کە خۆی ئەندام پەرلەمان لەسەر تەلەڤیزیۆن اعترافی بۆ کردوتی کاکە من 45 ملیۆن دینار وەرەگرم کە کاتە 37,000 دۆلار مانگانە 37,000 مخصصاتی خۆم وەرەگرم 4 ملیۆن مخصصاتی حیمایەکانم وەرەگرم مخصصاتی ئەو ئیفاد و سەفەر و نازانم چی ئەمان وەرەگرم ئیتر کۆمەڵە قەوائیمێکە 37,000 وەرەگرم براوە کەممان کردوتمان 20,000 وەرەگری 20 ضربی 12 ئەمە 240,000 دۆلار 4 ساڵیش لەوێ ئەبێ قوربانجان بۆ ملیۆنە دۆلاری دەست کرد ئەم خاتوونە یا ئەم برادەرەمان کە وعدمان پێداوە لە کاکە موچەتان عایدی من هەموو شتێک عایدی من ناوچەی دابڕا عایدی من کورە مەتارەکان عایدی من هەمووی بە سەوتم بدەن کە سەوتی ئەدەنێ ئەڕواتە پێشێ 1 ملیۆن دۆلار قازانجەکە لە ماوەی 4 ساڵە 4 جار دەسی بەرز نەکردوت چاروای خەوی لێ کردووە سەیرەکە بزان ڕەفیقەکانی کوتلەکەی خۆی چێ دەسی بەرز کرد ئاوایەگەک بە شەرمەوە سەوتە دەی بەچێ بزنسی وا هەیە یەکێک لەو ئەندام پەرلەمانانە بۆی جێڕامەوە لە بەغدایە وتی برادێکمان هەیە هەر لە حیزبەکەی خۆیان برادێکمان هەیە 16 حیمایی هەیە طبعا هەر حیمایەکیش بە عەقید حساب کراوە ملیۆن و 300,000 دیناری بۆ حساب کراوە هەڵی ئیتیفاقی لەگەڵ هەمویان کرد کاکە من حیمایم ناوێت چکە خەڵکمان نامناسێ بە کۆستەرێک دەتوانم بچم بۆ بەغدا حیمایەکان هەموو بڕۆنەوە بۆ ماڵەوە هەمووتان یەکی 400,000 مانگانەی خۆتان وەرگرن 900,000 کەشی منەی خەمە جرفان تویانە باش هەر یەکی 16 حیمایە کەسیان نییە کە 16 حیمای پێویست بێت چونکە هەموو مسەیترن چێ هەیە احتیمالی اختیاراتی بۆ دروست مەگەر ئەسامە نوجەفی ئەوانە لە مووسڵ بەهۆی تەنزیمی دەولە یا کەسانیشتر لەو بابەتانە ئەژینا چێە هەڕواوانە بکوشی بۆیە هەمویان بۆ ئەم بزنسەش دیسان هەوڵەدنەوە یانی تۆ تەسەور کرد لە 4 ساڵە 4 ئەو اینجا ئێوە ملاحەزەشەکەن چەند جار ئەڵێ وەڵا لەبەرەوەی نیسابی قانونی تەواو نەبوو جەماعەت غایبن ناتوانی ئەم مەشروعە تەئجیل کرا سەودانمان لەسەر قانونی مرور تەئجیل کردووە مانگێکی تر لەبەرەوەی ئەفەندیەکانێکە لە ئەرجەنتینەیەکە لە فلیپینەیەکە لە تایلەندەیەکە لە ئەوروپایە لە پیاسە دەنگ بۆچی ئەدەی و چاوەڕێی چیەکەی عەزیزانی من
ئەو کوتلە گەورانە ئەو ئیشانەی کە ئەیکەن لەوێ ئەو گۆڕانکاریانە کە هەمووی بە عسکەری هاتوونەتە پێشەوە هیچ چەواشەتان نەکەن. ئەمریکا بەهێز هاتووە، رووسیا بەهێز هاتووە، بەشار بەهێز ماوەتەوە، تورکیا بەهێز داخلی عەفرین بووە، ئێران بەهێز چۆتە ناوچەکانەوە لە لوبنانە، لای حوثیەکان، لە هەر شوێنەکە هەیە. پارتی بەهێز لە بادینانە، یەکێتی بەهێز خۆی فەرز کردەوە سەرەوە، یەکێتی ڕسوا بووە. یعنی ئێوە تەسەور کە نەگەر بێت توی کوردستان بکرێتەوە انتخاباتی کوردستان. پارتی 41 دەنگی هەیە، ئێڵن کاکە 5 دەنگی ترمان 5 دەنگمان بەرێ. ئەمریکاڵێ قوربان باشەوە بووم بە 36. یەکێتی ئێوە 18 بوون، دانیشتنی خێر 12تان هاتبوو. کاکە ئەو 6 بکەن بە خێر بەڵێ باش. ئەو 6 و 5 ئەوی ترش ئەوە بووم بە 11. یەک گرت و دانەیەکە ترمان بدەرێت تۆش فەرمو ئەوە 12. کۆمەڵجان ئەمە دانەیە بۆ تۆ زیادە. کاکە شاسوار ئەمە بۆ تۆ 56. کاکە بەرهەمە و 5-6ێکیش بۆ تۆ. نەتیجەتەن چییە؟ هەر عەدەدەکە وەک خۆی وایە. ئەمریکا کوردستانە دۆشێ وەک مانگا سەتڵە شیرەکەیە بە. دۆلکەیەکی ترە دۆشێ لێی هەڵە قوربان فەرموو تەوزیعیکەن لای خۆتە. پێشتر 4 دۆلکە بەر پارتیەکە و 3 دۆلکە بەر نەک دۆلکە پەرداخ 3 پەرداخ بەر پارتیەکە و 4 بەر پارتیەکە و 3 بەر یەکێتیەکە و 2 بەر گۆڕانەکە و یەکێ بەر فڵانەکە و ئیسلامی. ئێستاش هەروایە پەرداخەکان بچووکتر کردوتەوە، هەرخواکەم نەیکەن بە فنجانی قاوە. ئێستا کردویانە بە ئیستیکان پیاڵە، کاکەوە 4 پیاڵە بۆ پارتیەوە 3 پیاڵە بۆ یەکێتیەوە، ئیتری شاتونەتە پێشەوە سەر و پیاڵە. بەڵام نەتیجەتەن هەر دۆلکە شیرەکەیە. سەتڵە شیرەکە هەرە ڕۆ بۆیە موچەتان پێ نادرێ، بۆیە ناتوانن پارەکەتان بدەنێ. چەند وەسائقیان بڵاو کردەوە کە کاکە گیان ئەم مانگە ئەوەندە فرۆشراوە، عەبادیژە لە ئەوەندەتان فرۆشتووە، مەتار ئەوەندەی وەرگرتووە، ئەوەندەتان زەڕائیب وەرگرتووە، ئێوە موچەکەتان پێدرێ. بەس نایدەن. کابرای زۆنی سەوزیش موچەکەی پێدرێ، بەڵام گولەکان ئەمر ڕوەکاتەوە پارتی کە ئەنەما پارتی مەسئولە لەوەی کە ئێوە موچە وەرناگرن. برایەکێتیش وەکو ئەو مەسئولە لێی. بەڵام ئەوانەی زۆنی سەوز هەموو دەمیان کردوێتەوە بەرامبەر ئەولا، چونکە ئێرانە ئێوێ و حەشدی وەحشی ئێوێ و پەکەکە ئێوێ و یەساریەکانی کوردایانەوە هەموو ڕویان کردوێتەوە ئەوێ وەڵا پارتی لەگەڵ تورکیا. ئێوە هەمووتان کاکە هەموو لێران، هەموو لەگەڵ ئێرانن. مەڕ لە بازدانێکە عەورەتی دەرەکەوێ خەڵک وهای لێ کێشێ، بزن عەورەتی شەو ڕۆژ بە دیارەوەیە. ئەمانەی زۆنی سەوز شەو ڕۆژ عەورەتیان بە دیارەوە لەگەڵ ئێرانە. هاشکرا دیار کەچێ لە وڵا پارتی بازێکی داوە عەورەتی دەرکەوت. چێتان وەک ئەو نییە ڕەجمی کە ئەوکو سەیدنا عیسا فەرموو. سەیدنا عیسایەکی چیان بۆ هێناوتیان قوربان ئەمە زینای کردو پێویستە ڕەجمیکەی. فەرمووی باشە وەڵام چێتان وەک ئەوی نەکردو ڕەجمیکە. ئێوە هەمووتان وەگەوتان کرد، بەسەوە دەرکەوت. ئەزیزانی من، برایانی بەڕێزی من، خوشکانی دینداری من، خۆت لە ئینتیخابات بەری کە بەراعەتی گورگ لە خوێنی سەیدنا یوسف تەبەڕایان لێ بکە کەفەرنا بیکم وبەدا بەینەنا وبەینەکم العەداوەة والبەغضاء ئەبەدەن حەتى تؤمنوا بالله وحده. نامانەوێ نەبەشدارین لە ئینتیخاباتتانە، نەبەشدارین لە تەئیدکردنتانە، ئیسلامی عەلمانی کۆن و نوێ، بەشداری هیچیش ناکەین. هەڵیشن نەفریوێنن بڵێن ئاخر ئەگەر تۆ نەچی یەکێکە سەوتت بۆدا. هیچ نییە، چێوتم لە خوار و سەوتت بۆ نادەن. ئەگەر لەسەرەوەش بوو گەلە کۆمەچێکی نێودەوڵەتیە، سەوتی تۆ چێ لێرە ببێیانەوێ. ئەوەش مەکە. ئەوانەی کە ئیسلامیشن زۆرتر هەر حەریسن لەسەرەوەی کە ئەو دەنجیان پێ بدرێوانە. بران ئیسلامیەکان ساحەبی مەشروعی ئیسلامی نەماون هیچ. یەکێکیان نایە باسی ئەحکامی سوڵتانی بکەواتە فقی دەستوری، ئیمامەت، بەیعەت، شورا، ئەهلی حەل و عەقد، بەیت المال، زەکات، چۆنێتی وەرگرتن، چۆنێتی تەوزیعکردن، هیچ. سیستمی خلافات، سیستمی ویلایەت، دانانی قەزای مستەقیل، هیچ شتێ نەماوە. هەموو چوونەتە قاڵبی قەومی، مباشر وەکو کاک ئارام قادر، غێر مباشر وەک ئەوانی تر. لەبەرەوە کەسیان شایانی ئەوە نییە تۆ دەنگە ئیسلامەکەی خۆت بدەی و احترامی عەقڵی خۆشت بگرە، احترامی ئیرادەی خۆشت بگرە. هیوادارم هەموو بەشدار بین لە قۆناغی نا بۆ دەنگدان، نا بۆ هەڵبژاردن. برا ئەو کەسەی باوەڕی بەخوا هەیە، باوەڕی بە پێغەمبەری خوا هەیە عەلەیهی سەڵات وەسەلام، باوەڕی بە قیامەت هەیە وەزانە زیندووە کرێتەوە، نەڕوا دەنگ نەدا بەم تاغوتانە.
ئەوانەی لەسەر حکمن ئەوانەی خۆشیان بە معارەزە دانەوە کاگوترە 5 حیزبەکە 5 حیزب و 5 تری نەرمەلیقەی تریش دروستە بێ و چاواشەمانەکەن و وەڵا گۆڕانکاریەکەین با بە گۆڕانکاری بەچی هەر هەموو زۆنی سەوز کۆ بێتەوە ببە بە ئەندام پەرلەمان 80 کورسی بێنن ئابزانم کێتان پیاوە بتوانێت دکتۆر یوسفێکی کە دانە لە پەرلەمانێکە لای بڕنەوە بە شانەکانی پارتی یکاکە عقلی خۆتان بۆ خەسارەکەن برایانی مسلمانی من عەزیزانی من دیندارانی من بەخوا قەسەم لەبەر خاتری خوای پەروەردگار لەبەر خاتری قیامەتتان لەبەر خاتری پاراستنی دینەکەتان من ئەم نەسیحەتەتانەکەم توخنی ئینتیخاباتیان مەکەون لەعنەتیان لێکەن لە خۆیان لە کورسیان لە دەسەڵاتیان لە هەڵبژاردنیان فریوتان نەدەن بڵێن ئەم جارە ئەلکترۆنیە فریوتان نەدەن بڵێن ئەگەر تۆ نەچووی سەوتەکە دەدەن بە یەکێکی کە ئەوان پڕیەکەنەوە با پڕیکەنەوە بۆ جەحیم چ قیمەتێکیە بۆ کارتەر دێ ئیمزایان بۆ بکە اعترافی پێ بکە بڵێ دیموکراسیانە ڕۆیشتووە لە هەموو دنیاە چێ هەیە اعتراف بە پارتیوێکێتی بکە بە ئینتیخاباتیان بکە غەیری ئێوەی ئیسلامی جارێککە لە ئەخیرا تکراریەکەمەوە بۆ گەنجە مسلمانانە بۆ خەڵکی مسلمان بە گشتی ئەو کەسێک کە خوای خۆشەوێ و پێغەمبەری خوای خۆشەوێ و ئەو کەسەش کە بڕوای وایە لەبەر خاتری خوای گەورە من نەسیحەتیەکەم بڕوای وایە کە تەماعی دنیایم دینارێک لە مڵکی کەسان نییە تەماعم لە هیچ شتێکیانان نییە نە لە ناو نە لە پلە و پۆستیان نە لە ماڵی دنیایان لەبەر خاتری خوای پەروەردگارش ئەو لایەنە شەرعیانە ڕوونەکەمەوە دەنگ بە هیچیان مەدەن مەچنە ئینتیخابات نەوەرەقە وەربگرن ناوت بنووسە نە هیچ شتێک کە ئەنەما تۆ لە ئەفریقای و ئەمانە لە وڵاتێکی ترن یا ئەمان لە ئەفریقای هەرچەند ئەفریقا وڵاتی پێشکەوتووی تایە بەخوا گامبیا دە ئەوەندەی ئێرە دە ئەوەندەی کوردستان پێشکەوتوترە خەڵک بە شەرەکەی پێشکەوتووە خەڵک داماوە فەقیرە بەڵام حەوت حیزب ئیشەکە هەر حەوتێزان ئەو یەحیایان بۆچی هەڵبژاردووە کە ڕئیسی جمهورەکەی بەڵام بینی دوو تاغوتی پارتیوێکێتی 36,000 کەس کوژرا ئیسلامیەکانی ژوازیان لە ئیسلامەکە هێناوە چوونەتە قاڵبی ئەوانی ترەوە فەرقیش ناکە کۆمەڵ چۆتە قاڵبی ئێرانەوە یەکگرتو چۆتە قاڵبی پارتیەوە ئەمانش کە جیابوونەتەوە هەر ڕۆژەی قەڵەم بازێک گەدەن ئەمانش چوونەتە لای بەرهەم ساڵح و لای شاسوار و لای ئەوانایانوێت لەوێ مەنسەبێکیان دەستکەویان لەوێ ئیسلامەکە ببنە پێشەوە ناژوێرن ناوی ئیسلامەکە ببن بۆیە بەڕاستی عەزیزانی من مستحقی ئەوە نین کەس دەنگیان بدات مەڕۆ ناویشت تەسجیل مەکە کۆمسیۆنی باڵایکی و ئەلکترۆنیەکی ئەو فێڵ و چاواشەکاریانە چییە یەکێکی کە بێ ئەم جارە تەبعەن زۆڵیشنەوەنە زۆڵن بە معنای ئەوە ناهی باوکی خۆیان نینەوە نازانین خوای زانین ئەمانە زۆڵن بێژینە دێن ئیسلامیەکەکەن بەواجهە چکە خەڵکیان پێ فریوەدەن مەلا هیچ ئیشێکیان پێینە 100 جنێوی پێدەن ڕیشێ سووتێنن لەعنەتیەکەن ئەی کوژن و دوایەڵن خۆی کوشت بەڵام کاتی ئینتیخاباتیان هێنەوە پێشەوە هەموو شەوێ بەرنامەجە وڵات دیبایتمانەیە دیبایتەکە لەسەر چی مەلایکیان هێناوە قوڕقوڕاگەی دەمی ئاوەندە کردوێتەوە لەسەر عەفرین دووزیش لە بندەستێتی ئێمە لای لابەلا ئەگەر ئەوەندە پیاوی و جوامێری و دینداری و شەرافەتمەندی ئێوە هەر قسەیەک لەسەر دووز بکردە بدوێتە حەشدی وەحشی بە چ سیفەتێک ماڵی ئەهلی دووزی سووداندوو خوای گەورە هیدایەتتان بدە خوای گەورە بیان جێڕێتەوە بۆ ئیسلام خوای گەورە ئێمە نەخاتە ریزیان و داواشم لەو برا عەزیزانە هەیە چونکە ئارام قادرەسە وەکو خولخولەکە گەڕێ بەسەر خەڵکە چونکە خەڵک پەیوەندی پێوە کاتەوە بە ڕۆژانە ئەڵێ ئەوە هاتن بۆ لامەوە جەماعەتی شاسوار و جەماعەتی فلان و نازانم چێ ئەڵێن لەگەڵمان بەوەیمەوە ئەەکەین و ئەەکەین و دەنگمان پێ بدە و یا مەنسەبێک وەرگرە و لەم جۆرە شتانە ئەوەی باوەڕی بخوا و بە پێغەمبەری خوا هەیە باوەڕیشی وایە کە من لەبەر خاتری خوای پەروەردگارە قسانەکەم و ئەقڵم بە دەقە شەرعەکان و ئەقڵم بە واقعی کوردستانشکێ کە ئەو قسەیەکەم ئەم قسەیم لێ وەرگرە توخنی ئینتیخاباتیان مەکە و بڵێن نا لەبەر خاتری خوانا لەبەر خاتری خوانا لەبەرەوەی ڕسواتان کەین لەبەرەوەی داتان بەزەینی نەخوارەوە ئیسلامی و عەلمانی وەکو یەک سەیرکەن هی کۆن و نوێ وەکو یەک سەیرکەن وڵاتی میلیشیایە وڵاتی شەقا وڵاتی لێدانە وڵاتی چەکە وڵاتی جۆبادانی ئەمریکایە چێی بێ بە کەیفی خۆی فڕێداتە ئەولاوە وڵاتی هەلەکە سەمای سراعی بینی ئەمریکا و ئێرانە هەرێکە زۆنێکی گرت تۆ تەماشای ئەم بێ چاوەڕوویە تۆ تەماشای ئەم بێ ئەخلاقیەکە پارتیوێچەتی ڕاتبی معاوقەکانیان بڕیوە معاوق بەسەر عەرەبانەوەیە خەڵک پاڵی پێوەنێ خەڵک یارمەتیەدا کوپی ئاوی بکا بەدەمەوە
ئەمانە کەی قەیەمی چیان پێماوە؟ نە دینیان لایە، نە نەتەوایەتیان لایە، نە دیموکراسیان لایە، نە ئەخلاقێکی عەشایریان پێماوە. ئەمانە هی ئەوەی ڕادرێن. ئێوە شەکواتان لە موچەیە، موچە بەشێکە لەم دەرچەیە کە بەسەرتانە هاتووە. بگەڕێنەوە بۆ دینەکە، بگەڕێنەوە ئەو واقع جاهلیە ناگۆڕێ بەغەیری ئەم دینە. ئەم دینەش بەو منهەجە، بەو ئوممەتە عەقایدیە، بەو حەرەکەتە شیاوە ئەگۆڕێ. لەبەرەوە پێویستە بە تایبەتی ڕەوتەوانانی عەزیز پشوو درێژ بن، سەبر بگرن، لە منهەجەکە تێبگەن، برایەتی دینیتان بەهێزکەن بۆی ببنە ئەو هێزەی کە ئەتوانن گۆڕانکاریەکە دروستکە. ئەمە مەسئولیەتی ئیسلامیەکانە. واژ نەزانن ئیسلامیەکانم کاریان پێکرێ و گۆڕانکاریان پێکرێ. تا خۆیان نەگۆڕن ئەو گۆڕانکاریان پێ ناکرێ. چەواشەشتان نەکەن بڵێن ئەم جارە ئینتیخاباتە کرێ و لیستمان کردووە بەیەک. ئەوانە لیستیان لەسەر مەساڵح دروست کردووە. ئەگەر لەسەر منهەجی خوایە با پێڵاویان بۆ دانی. ئەگەر لەسەر منهەجی دنیاییشە، ئێمە دنیامان شەقتێ هەڵداوە. ئێمە ئەمانێت دنیا بچڕێنینەوە بۆ خەڵکی، نەت بۆ خۆمان. لەبەرەوە هیوادارم عەزیزانی من، نە بە قسەی پارتی و یەکێتی و گۆڕانیش، نە بە قسەی یەکگرتو و کۆمەڵ و بزوتنەوەی ئیسلامیش چەواشە نەکرێن. لە ئێستاوە خۆتان حازرکەن، خۆتان قایم ناچنە ئینتیخاباتەوە، دەنگ بە کەس نادەن، ڕسوایان کەن، سندوقەکانیان فرێدەنە ناو زبڵدانی مێژووە وەکو ئەو هەموو خەڵکە لە تورکیا کردوێتی. ئەم گۆڕانکاریە خۆتان ئیستیعدادتان هەبێت لە گۆڕانکاریەکە. پێش هەموو شتێک ئیرادەتان بەقووەتکەن، بڵێن لە ئێستاوە بۆ ئیعلامی چەواشەکاری تەئسیرتان دێنەکە. لە ئێستاوە بڵێن یا ڕەبی خوایە ئەوە پەیمان بێ بۆ تۆ، ئەوە ئێمە بەشداری هیچ جۆرە ئینتیخاباتێکیان ناکەین. ئیرادەتان بەهێزکەن لە ئێستاوە بڕیاری ئەوە بدەن دەنگ بە هیچ کەسێک مەدەن، بەشداری هیچ جۆرە ئینتیخاباتێکیان مەکەن مادام ئەوان بەشدار بن، مادام ئەوان سیادە و سەروەرێتی و ئاڕاستەکردنەکە بەدەست ئەوانە. ئاوا یەکەم هەنگاوی ئیرادەتان دەست پێکە. بەس فێر ببن بڵێن نا، پێتان ناڵێن بڵێن بیکە، ئەڵێن مەیکە، دەنگ مەدە، سەبرتان لەسەری هەبێ. یەکەم قەرار کە بیدەی بڵێ خوایە شاهید بە، خوایە وا من بڕیارمدا بەشداری هیچ جۆرە ئینتیخاباتێکیان ناکەم، نە بە ڕادیۆی یەکێتی هەڵەخەڵەتێم کە ڕادیۆ تەوزیعەکە بەسەر خەڵکە، نە بە موچەی دزی پارتی، نە بە شیعاراتی گۆڕان کە دوای گۆڕی خۆی گۆڕیەوە دیسان، نە بە شیعاراتی ئیسلامیە بێدان و بێدەست و بێ قاچ و بێ پاچەکان. عەزیزانی من، ڕەوتەوانانی جوامێر، دیندارە جوامێرە سەر بەخۆکان، پیاوە ئازادەکان، خاوەن ئیرادە بەهێزەکان کە ئەچوونە سەر جادە و مزاهرەتانە کرد، خەڵکە جوامێرە داماوە مەحرومەکە، خەڵکە زۆری نەبێ دەنگەکە، ئیرادەتان هەبێ و بڵێن نا. ئەم قۆناغە بکەن بە قۆناغی نا. یەکەمین تەوجیه، یەکەمین زەربە لە لوتیان بدەین ئەمەیە کە بڵێن ناچینە ئینتیخابات. بە زۆر ملتان بگرن، دەنگ مەدە لەوێ. با لەسەرەمە ئیتیفاق بکەین. خوای گەورەش دەستی لەسەر دەستمانە. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.